بەڕێزان لار پێ سڵاتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر بەدارتان شاد دەبمەوە بابەتی ئەم ڕۆمان تایبەتە بە قسەکردن لەسەر شیری مناڵان کە بابەتێکی زۆر هەستیارە لە خۆراک لە دەرمان لە هەموو شتێک هەستیارترە چونکە ئەو قسە باوە بەڕاستی ڕاستیە پزیشکیەکان سەلماندویانە کە مرۆڤ چییە خوات ئەوەیە وەجگە لەوە بەڕاستی لەش و پێکاتەی لەشی مرۆڤ کە ئەمڕۆ ڕۆشنبیری زانستی خۆراک زۆر قوڵ بۆتەوە پسپۆڕەکان لێرن دواتر دەتوانن ڕاستی ئەم قسەیان ناڕاستیەکەی بۆ خەڵک ڕوون بکەنەوە ئەویش ئەوەیەکە لە ساتە بەرایەکانی لەدایک بوونەوە لەو کاتێک کە مرۆڤ دەمی ئەجوڵێ لەو کاتێک کە خۆراک وەردەگرێ لەشی هەموو ئەو پێکاتی خۆراکیانە داتاکە بە ئەرێنی یا بەنێرێنی واتە بە نەگەتیڤ یا بە پۆزەتیڤ واتە ڕەنگە جۆرێکی تایبەتی شیر کە بە دەربێ لە ستانداردە جیهانیەکان کاریگەری هەبێ لەوەی کە ببێ بە نەواتی نەخۆشیەکی درێژخایەن لە ئایندەی تەمەنی ئەو منداڵەدا ئەگەر هەر لە منداڵیەوە تووشی نەکات. ڕۆژگارێک هاندان و گەڕانەوە بۆ لای شیری دایک لە هەرێمی کوردستان لە هەموو شوێنە گشتیەکان و تابلۆ و ڕکلامی تەلەڤیزۆن و فەندی ناوخۆی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکاندا ئەبینرا. بەڵام بەڕاستی ئێستا بەداخەوە بازاڕگەرمی بۆ شیری قوتوو وای کردووە نەک ئەم ڕکلام و هاندانانە نابینین بەڵکو بووە بە هەندێک جار بزنسێکی ناشەرعی کە ئەوەی باجەکەی ئەدا نەوەکانی ئایندەی وڵاتەکەمانن. مناڵێکی ساوا گوناحی چییە کە نەزانێ ئەوەی ئەیخوا چییە و ئایا ڕاستە ئەمڕۆ سەردەمی سەرمایەداریە و کەپیتالیزم کۆی ڕەهەندەکانی ژیانی گرتوتەوە بەڵام ئایا هیچ نەما تەنانەت شیری منداڵیش؟ ئەمە باس و بابەتێکی زۆر هەستیارە هیوادارم بە تایبەت هەموو ئەوانەی کە منداڵی ساوایان هەیە گوێ لەم بەرنمەیە بگرن لەسەر زاری بەڕێوبەری بەشی خۆپاراستن و چەند دکتۆرێکی بەڕێز و سندیکا و هاوکات بەڕێوبەری نەخۆشخانەی مناڵانی سلەیمانی ئەم گفتوگۆیە سازەکەم لەگەڵ کۆمەڵێ لە ئامادەبووان و هەڵبەتە کاتێک کە من ئێستا لە سلێمانی ئەم گفتوگۆیاکەم بەڕاستی واتای ئەوە نییە کە ئەم پرسە لە سلەیمانیە بەڵکو ئەم پرسە پرسێکی کوردستانیە بگرە هەندێک جار ئەتوانم بڵێم لە سلێمانی لەبەرەوەی کە ڕقابەتەکان و لەبەرەوەی قسەکردن لەبەرەوەی کە چاوی سەرنج و ڕەخنەکان هەندێک جار تیشترن لە سەردا و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بگرە ئەم پرسە ڕەنگە لە سلێمانی بە شێوەیەکی ڕێژەیی کاڵتریش بێ لە هەندێک شوێنی تر با گوێ لەم میوانەم بگرین کە نەیویست ڕوخساری دەربکەوێ بزانین چیەڵێ و بەبیریشتانە هێنمەوە ڕەنج ئەوە دکتۆر نیگایە ماوەیەک پێش ئێستا گفتوگۆیەکم لەگەڵا کرد وا بزانم هەر خۆت وێنەگری بەرنامەکەم بووی بینەرانی بەڕێزبیری ئێوەشی دێنمەوە وەکو دکتۆرێکی مناڵان ڕستەیەکی بەردەوام لە مێشک ماوەتەوە ئەویش ئەوە بووتی کاتێک کە ئەمەوێ جگەلەوەی حەزەکەم هەموو کەسێک شیری دایکی بخوات هەموو مناڵێکی شیرە خۆرە بەڵام کاتێک کە بەڕاستی ئەمەوێ شیرێک کە لە 100% بڕوان بە هەموو دۆکۆمنتیشنەکەی هەبێ بڕوان بە هەموو پێکاتە و ناوەڕۆکەکەی هەبێ بەڕاستی دوودڵی و ڕاڕاییەکی گەورە دامەگرێت بزانین دواتر میوانەکانی ترم سەرنجیان چییە با ئێستا گوێ لەم خاتونە بەڕێزە بگرین فەرمونون ئەوەندەی تۆ بزانی بە دوواداچوونت کردووە تەوان لە کۆمەڵمەندە پرسەکانە شیر دەفرۆشتێ شیری منداڵی کۆمپانیەکان مندوبی کۆمپانیا لە بەشێکیان ئەبوونی هەیە؟ بەڵێ سەبارەت بەوەی کە لە بنکۆمەڵمەند تەندروستیەکانە مندوب هەبێ بەڵێ بێگومان هەیە لە بەشێکیانە هەیە ئەتوانم بڵم کە ئەو بەشەش زۆرینەی مەڵبەندە تەندروستیەکانی سلێمانی و دەرەوەی سلێمانی شێتێتەوە تەوان لە هەموو کوردستانە هەیە کەم تا زۆر بەڵێ باش و لە هەمان کاتە لە مارکێتەکانیشە هەیە لە بیبی شۆپەکان و ئیتر مەسەلەن لە دەرمانخانەکانیشە وجودی هەیە کەوتۆتە نەخۆشخانە ئەهلیەکانیش کە مندوبی کۆمپانیەکان خۆیان لێن دایرێکتلی پەیوەندیان هەیە لەگەڵ دایکە و قسە لەگەڵ دایکەکەن هەڵەسن بە گۆڕینی تر مەسەلەن شیری دایکەکە بۆ شیرێکی قوتی دیاری کراوی ئەو شیرێکی کە خۆی ئیشی دیاری لە مەڵبەندێک ناوی ناهێنم لەوێ کارمەندەکان ینی لەگەڵ مندوبەکانە ڕێکەوتون بە چاودێری بەڕێوەبەرەکەیان
ئەسن بەگۆڕینی شیری دایک من نمونونەکە ناهێنمەوە درێکێک چاتە یەکێک لە مەڵبەندە تەندروستیەکان لەسەرەوەی کە مناڵەکەی وەزنی کەم بووە و شیری خۆی پێیاوە ینی وەزن کەمیە خۆی ستانداردێک هەیە گە شیری دایک بدرێ بە مناڵ ئاساییە زۆر باش گەشەن نەکانی تووشی با بڵێن بە کوردەکەی خەپەنە بە مناڵەکە ئەنی بەس ئاساییە وەزنی لەو ستانداردێکە بۆی دانراوە بەد خۆراکنیان بەڵام ئەو مناڵە کە ئاوایی بوو یەکسەر پێیان گۆڕی بوو پێیان وتبوو نابێ شیری خۆتی بێتێت چکە گەشەی مناڵەکە دوا کەوتووە وەزنی ئاسایی نییە هەڵسان بە گۆڕینی شیری دایکەکە بۆ شیری قوتوو باشە دایک ئەچێتە مەڵبەندێکی تەندروستی پێی بڵێن واز لە شیرت خۆت بێنە شیری قوتوو بەکاربێنە یا ئەم جۆرە شیرە بەکاربێنە پێکمان دایک هەبووە هاتوو توێتی بەڕای ئێوە ئەم شیرە بەکاربێنم باشە ئەنی شیرێکی قوتوویەنەوە کارمەندەکە ببێ کە بزانێ ئەسڵ ئەم شیرە چیە یەکسەوتێتی نابیکە بە شیری جۆرێکی تر یان وتێتی شیری خۆمیێمێ هەستێکی کێش و وەزنی ئاساییە تێتی نەوەڵا ئەسایی نییە کاتێکە ئاساییش بووە دایک هەبووە کە هاتووە بۆ لامان خۆی کارمەندی ولادە بووە وتێتی کە مناڵەکەم لە دایک بووە ئەم شیرەیان ناوە پێم لەناو ولادە مناڵ هەیە لە گۆڕێنی ئەم شیرە زۆرە یعنی ئەوە شیری لەسەرێک بۆ گۆڕن تووشی حساسەتی پرۆتینی مانگا بێ ئەو کاتا بێ چی بۆ بەکاربێنە شیری بزنی بۆ بەکاربێنن لە شیری بزنە ینی هەر قوتوێکی 400 غرامی کە بەشی 3 ڕۆژەکە باشە ئەم قوتۆ 400 غرامیە کە بەشی 3 ڕۆژەکە بە 28,000 هەتاوەکو 35,000 ئەگەر دایکێک خۆشنی ماڵەوە بێت و منێتێکی کرێکار بێ بچی ئەو پارەیەدا بنتا بۆ مناڵەکەی بەپێی ڕێنمایی وەزارەت پێویستە لە مارکێتەکان لە بیبی شۆپەکان لە فارماسیەکان بەستم دەرمانخانەکانە کاتە ولادە مەڵبەندە تەندروستیەکان و بنکە تەندروستیەکان بەی شێوازێک مندووبی شیر دانەنیشێت کەسی تیا هەیە شەهادەی دوانزەی نییە یەک لەسەر شیر قساکات یعنی یەک لەسەر سیحەتی مناڵەکەی تۆ قساکە کۆمپانیای شیر هەیە لەسەر ینی هەر کەسێک مەسەلەن بتوانێت وەسفەی بۆ دەرکات باشە هەر کەسێک بتوانێت وەسفەی بۆ دەرکات ئەتر لە هەر سەرچاوەیەکی ئیشا بێت باشە ئەم کۆمپانیا هەڵەسێ بەبردننی ئەو کەسە بۆ سەفەر ئەتر گرنگی لە چ پۆزیشتێکای دکتۆرنی کارمەندی صاحب مارکێتی ئەتبات بۆ سەفەرێک ئێستا تازەترین تەکنیکەوەیە کە ئەیان بن بۆ حەج ئەمرە حەج و ئەمرەش ینی تەنها ئەوە نیە کە بڵێم ئەمرە حەجیشی تیا ینی یەکەم هەنگاو یەک تۆ کارێکی ناشەرعیت پێەکە یعنی ئەو گوناحە دووەم هەنگاو لەبەرەوەی تۆ پاک بیتەوە ئەشێ حەجێکیشە پێەکە ئەمرێکە حەجێکی پێ دایکێ وازی لە شیری خۆی هێناوە شیرەکەشی هیچ عیبی نەبووە هیچ عیبی نەبووە ئەسڵ ئەو دایکانێکە نابێ شیری خۆیان بن ئەوەیە کە خۆیان حەساسیتیان هەبێت باشە یان دەرمانێک بەکاربێنن ئەمە لەژێر چاودێری دکتۆرا بێت پێی بوترێت یان ئەگەر خۆی بێت و نەخۆشێکی درەشایانی هەبێت و بگازێتەوە بۆ مناڵەکە هەنێ لە مەڵبەند تەندروستیەکان هەیە داوای ماگانەی پارە ئەکەن مەسەلەن ئەڵێ من ئەم مەڵبەندم ئەم بە بەڕێزت بۆ مدەی ساڵێک یانەوە تۆ بێ بە کاش پارەکە بێت ئەتر داوای 2 ملیۆنەکە 3 ملیۆنەکە بێت تۆ بییت بۆ ساڵەکە یان ئەوەیە تۆ بە چەند قستێک ئەی بە مانگانە ئەی مەسەلەن ئاڵێ مانگی وەرە 500,000 بۆ ساڵ لە بەرامبەر ئەوەیە مندووبەکەی لە ژوورەوە بێ هەر دایکێک هاتە ژووری گەشە و بڵێ ئەم شیرە بەکاربێنە واز لە شیرە بێت و مەرج نییە لە ژووری گەشەیە بێ هەنێک لە کۆمپانیەکانیشی ئەیبەنە ژووری کوتان بەڵێ بەرزان جارێکتر سلااوان لەبێت دکتۆر نیگا زیاتر قسەکانی پێشووتری جەنابەت بە جۆرێکی تر جەختی لێ کاتەوە ئەم خاتوونەش بەڵام لە دەستی بردووە بۆ هەندێک گۆشەی جیاوازی تر لەبرەوەی جەنابی دکتۆر وەکو بەڕێوەبەری نەخۆشخانەی مناڵان و ئەوەندەی کە من بۆ توێژینەوەی خۆم بۆ بەرنمەکەم دیقەتی ڕاو سەرنج و تێبینیەکانی تۆمما بەڕاستی بە هەستێکی بەرپرسیارانەی بەرزی ئاکاریەوە بەردەوام قسە لەسەر تەندروستی منداڵانەکەی تا چەندە هەندێک لایەنی قسەی ئەو خاتوونە دکتۆرە پشتڕاست دەکەیتەوە تاوان کاک ڕەنج بەداخەوە ئەمە تاوان بۆ بەشێکی تاو ڕاستە ئەم قسانە بەڵام ناکرێت بەسەر هەموویە بیگەشتێنێت بێگومان
بەداخەوە لە مەسلەی شیرە ئەویژوتی بەشێکی بەڵێ. کەمیش بەڵام ئەم بەشەکەمە مامەڵەکردنە لەگەڵ تەندروستی ئینسان تەنانەت ئەگەر یەک مناڵ لە کۆمەلگای کوردیدا بێ بە قوربانی کەم نییە وایە کاکڕەنج ئێمە باسی مناڵەکەین مناڵ واتە داهاتووی هەر وڵاتێک واتە تۆ ئەتوێت لە داهاتووە ئەم وڵاتە لەسەر دەستی ئەمانە دروست بکەیت واتە ئەمە شتێکی زۆ گرنگەوە زۆر هەستیارە و من پێم وایە هەستیارترین شت لە وڵاتە کارکردنە لەسەرنەوەی داهاتوو چونکە تۆ ئەم وڵاتە لە داهاتووە تەسلیمی ئەمانیەکەی بۆیە ئەبێ زۆر بە هەستیاریە و مامەڵەکەی و دووەمیان حکوومەتی خۆمان حکوومەتی خۆماڵی کوردی ئەگەر بەنیازە یاخو بڕیارە لە داهاتووە و بەردەوام بێت و بڕیاری داوە لەسەرەوەی کە کۆمەلگایەکی تەندروست دروستکە بۆی کە لە داهاتووە کەمترین کێشە و گرفتی هەم تەندروستی هەم مەسلەی ئابووریمان بۆ دروست بەڕاستی بێت زۆر بە تەندروستیەوە زۆر بە وریایەوە مامەڵ لەگەڵ بابەتە بکە شیری دایک ئێمە بۆ لەسەر شیری قوتوو قسە ئەەکەین لەبەرەوەی لە بەرامبەریا شیری دایکەیە لە بەرامبەرە شیرێکەیە کە لە دنیاە لە بۆ نمونە ڕێژە هەیە کە چەندین لە کۆڵینەوە کراوە بۆ نمونە پێشتر چەنێ مناڵان شیری دایکیان بەکارهێناوە چەنە شیری قوتوو بۆ ینی بە هەستیاری و مامەڵە لەگەڵاکرێت چونکە شیری دایک ئەگەر بەراوردی بکەین چۆن بوو ئێستا چۆن لە جاران لە داهاتووە بۆنە لە سات 10 بۆ 15 لەوانەیە کۆی مناڵان شیری قوتویان بەکارێنا بەڵام ئێستا ڕێژەکە لە دنیا تا ڕادێ بەرزبووەوە بۆن لەە سابی سوپێنجەوە بڕە بەڵام بەداخەوە لە وڵاتی خۆمانە نەباسی کوردستان چونکە خۆدا نەزان لە کوردستانە بەداخەوە ئێمە لە مەسلەی لێکۆڵینەوەیە کە لە هەموو دنیاە کار بە لێکۆڵینەوە کرێ ئیش لەسەر لێکۆڵینەوە کرێ برادرە پزیشکەکانت بەڵام ئەوەی کە خۆم تیبینیم کردو کە من خۆم زۆر ئیش لەسەرەوەکەم کە شیری دایک بدرێ بە مناڵوە زۆر هەستەکەی ئێستا زۆرینە بەداخەوە زۆرینە لای من تابان ئەڵم تقریبا نیوە بە نیواخ لە سا 60 شیری دایکە من دڵنیام لە گشتیە لەوانەیە لە سا 70 بۆ 80 شیری قوتوو بێت بەداخەوە لە ساسی ئەمە واکە لە داهاتووە نەوەیەکە بۆ دروست بێ ئاستی زیرەکی کەم بێ بەردەوام هەوکردنەکانی هەبێ چونکە تاوان ئەمانە جیاوازیەکەیە و لە هەما کادا ئابووری وڵاتیش تۆ دایکێک بۆ نمونە باوکێک ماگان ئەمەی کام باسی کرد بۆ نمونە تۆ لە سێ ڕۆژە 28,000 یا 25 حتا با 15,000 بێ بەردەوام تۆ بە شیری قوتووی بێ تۆ وەرە بزانە چنێ کاریگەری لەسەر ئابووری ئەم وڵاتە ئەبێ لە داهاتووە و لە هەمان کادا سیستەمی بەرگری ئەو مناڵە جیاوازیەکان زۆر ئەگەر بین باسی شیری قوتوو لەگەڵ شیری دایک بکەین ئێمە دەین لەو ڕۆمی ئەو ژنا خەمی تۆشە قسەی ئەو ژنا قسەی تۆشە بە دڵنیاییەوە نە قسەی ئێمە چەندین ساڵە ئیش لەسەرەوە ئاکەین هەمیشەش وتومە ئەگەر ئەم بەرنمەیەکی ئێستا ئەیکەین تەنها ڕێی 50 دایک و باوک بگۆڕین لە شیری قوتووە بۆ شیری دایک زۆرمان کردەوە پێ دوایە ئەم پرسێکی گەورەی کۆمەلگایە زیاتر لەو مەسەلانەی کە ئەم مەسەلە سیاسی و حزبی و شتە ناوخۆیانی کە ڕۆژانە دەرخواردی خەڵکەیرە ئەمە پرسە جەوهریەکەیە بیسەبت ئەمە پرسە جەوهرەکەی لەبەروی بارە سیاسیەکە کاتی و ئەڕوا ئەمڕۆم حیزبە لەسەر دەسەڵات سپینی حیزبێکی ترە فلان دەسەڵاتی ڕۆژی تر دەسەڵات یەکێکی تر بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە ئەمنەوەیە کە ئێمە ئێستا شیری قوتووی دەرخوارە درێ دەرمانی خراپی دەرخوارە درێ بۆ نمونە کۆمەڵە شتی تر دەرخوا درێ دکتۆرێک کە بەردەوام هانی دایک و باوکەی کە مناڵە شیرە خۆرەکان شیری دایک بخوات چیەڵی بۆ کۆمپانیانانی کە لە ڕێگەی مندوبەکانیانەوە هانی دایکانیان کە دوور بکەوێتەوە لە شیری خۆی و بچێ بۆ لای شیری قوتوو ئەمانە پیانڵم یەکەمیان ئێوە بەڕاستی زۆر بێویژدانن و بەڕاستی زۆر چاوچنوکن چاو برسین ئێوە و ئێوە تەنها خەمی گیرفانی خۆتانە پیانەڵێم ئەگەر مناڵی یەکێک بەهۆی ئەو شیرە قوتووەوە لێکەوتەی خراپی بۆ دروست بێ سپێنێ مناڵەکەی تۆش هەماشت تووشی باشە من وشەی باند بەکارێنم وشەی باند بەکارێنم ئەزانم باند خۆتەزانی بۆچی بەکاردێ بۆ گروپی لە یاسالادەر بۆ ئەو گروپانی کە کاری نەگونجاو و یاساغ و قەدەغەکراوەکەن ئەم جۆرە باندا هەوڵیان ناوە تەجاوزی نەخۆشخانەی گشتی مناڵانیش بکەن تەنانەت بە دڵنیاییەوە هەوڵان ناوە هەوڵی هەموو کوون و قوشبنێکی ئەم وڵاتە لە هەر شوێنێک کە بزانن شیرەکانیان لەوێ ساغە بێتەوە هەوڵەیەن بەڵام ئەوە ئێمەین کارمەندان و پزیشکانە تا چەندێک بتوانین بەرامبەر یاخود ڕۆبەڕووی ینی سەرڕای هەوڵەکانت پێ دوایە هێشتاش ئەم بزنسە ئەوەندە بەرفراوانە ڕەنگە خەرقی دیواری نەخۆشخانەی حکومیشیان کردبێت بە دڵنیاییەوە هەر لەبەر ئەوەشە
من بەردەوام ئیشی لەسەرەکەم کەواتە بوونی هەیە باشە. ئەگەر بوونی نەبووە ئیشم لەسەر ناکەم. جا جەنابی دکتۆر لە هەندێک ڕەهەندی بڵین ناوەڕۆکی شیر و شتەکەەوە قسەی کرد خۆتە زانی مرۆڤ چەندە جەستەیە هێندەش دەروونە ئەم دوورکەوتنەوەی منداڵی شیرەخۆرە لە دایکی ئەم بێبەشبوونە لە گەرمی لە شیدایکی ئەم بێبەشبوونە لە باوەش کاریگەری چییە بێ لەسەر نەقسی سۆز بۆ ئایندەی ژیانی ڕەنگە بە هەزار خۆشەویستی بە هەزار ژن سبەینە ئەم خۆشەویستی بۆ پڕ نەبێتەوە ڕەنگە نەقسی خۆشەویستی بۆ خۆتەزانی زۆر جار مرۆڤ بەرە و ئەگریسیڤ و بەرە و حەزی وێرانکاری و دەیان نەخۆشی دەرونیە بات ئەمە لە ڕووی زانستی و پشتڕاستکراوەتەوە کە شیری قوتوو چەند لایەنی دەرونی کەمبوو دەکات ناقسەکات ئەوەی کە ئەم خانمە باسی کرد هەمومان پێایەتە پەڕێن خۆی ئەڵێ باشترین شت بۆی کە لە کەسێک تێبگەی خۆت خەرە جێگەی ئەو من و کودایك خۆم کە ینی مناڵم بردو بۆ سنتەری کوتان هەر لەوێ ینی لانەیە مندوبەکە منی نەناسی و پێی وتوم وابکە ئەومانە دوای کە زانێتی دکتۆرە داوای لێبوردنەکەم ئەجا من هەموو جارێ لەو کاتانەیە بیر لەوە کەماڵە من کە کەسی نەزانی تۆ دکتۆری واز لە مناڵەکە دوای لەم شیرە بێ خەرسەرە و شیرانی منم پێوتی گەشەی باشە وەڵاوە گەشەیە گەرەتەوە زیاترین چیرۆکەم بۆ یعنی ئەمە شتێکمە بەستم ڕۆژانە ڕوایە ئەزانم ئەوەی بەسەر خۆت هات ئەم مناڵە ئەتەوێت گەشەی باشتر بێ یان نازانم چی گەرەتێبی خەرسەر فڵان شیرکە زۆر باشە دەمنیشتم وا بە من مەڵێ لە بەرەوەی هاڵە من خۆم لەو سەرەوەیمەوە ئەجە دکتۆرە داوای لێبوردنەکەموانە من لەو کاتە ئەمە بۆچی ئەڵێم تۆ لەو سەرەوەیتەوە بەس ئێمە هەمومان لەو سەرەوە نەهاتوانی باسی ئەو سەرمان بۆ بکەیت کاتی ئەوە ئەڵێم کاتێک کە دایکێک یعنی بەداخەوە کە هیچ زانیارێکی نییە لەسەر شیر لەسەر پێکاتی شیر ئەم هەموو کەسە یعنی تەنانەت نەکار لە بنکە تەندروستیەکان و لە کاتی کوتان و لە خستەخانەکان و لە مارکێتەکە ینی پیاوەکە لەگەڵ ڕێز ماڵەوانەیە صاحب دوکانەکە نەزانێت خوێنەوارێکی نەبێ بخوێنێتەوە چی لەسەر نووسراوە ئەنوا عشقاڵ ڕێنمایەکە ئەمە خراپەوە باشە ڕۆژانە ئێمامان بینین دکتۆرە زانێ ینی هاتووەڵم شیرەکەت بۆ گۆڕیوەڵە فلان کە زوای وت کە هیچ زانێرێکی تەندروستیە لە کاتێکە ئەمە خۆی ئەم قرارە بۆ ئێمە قورسەوە مناڵت بینیوە بۆ نمونە لە دایکبوونەوە تا 6 مانگ یا لە 6 مانگەوە تا ساڵ لە ساڵەوە بۆ مەسەلەن 2 ساڵ ئەسڵەن هەر شیری هەڵیان بۆ بەکارهێنابێت بێگومان یعنی لەوانەیە بڵم لە 40 ڕۆژیان من بینی بێتم دەنەوە شیری گۆڕیوە 40 ڕۆژ دەنەوە شیری گۆڕیوە ینی ئەمە زۆرە ینی هەموو جارێک ئەمە عنی چی بۆ تۆی دکتۆر مناڵێک تەمەنی 40 ڕۆژە دەجۆر شیریان پێگۆڕیوە نیشانێکی زۆر خەتەرە وەکو یەکەم وەکو تۆ پشدەوتی ئەی زۆر با ئێمە هەمومان هەموو پزیشکەکان باوەڕ ناکەم کەسێکە بێت کە بەدایکێ بڵێ شیری قوتو یعنی باشە یان هانی باد بە هەر ڕێگەی بێ یان ئێمە کە یەکێک یەکسەر کاڵێن شیری چیت یاڵە خۆم ئافرین زۆر باشە دەست خۆش دایمن تەشجیعیانەکەین بەڵام ئەگەر لەبەر هەر حاڵەتێ بێت هەوڵی یعنی توانی ویستی شیری قوتوی باتێ تکاکەمە کووتمان بەر پرسیارەکان جیاوازە و باشە بەس پرسیارە دکتۆرجان یعنی بینەرانی بەڕێز میلەتێکی 5-6 ملیۆنی بچکۆلا 60-70 جۆری جیاوازی شیر هەبێت 70 لەیبڵی جیاواز هەبێت 70 ناوەڕۆکی جیاواز هەبێت 70 براندی جیاواز هەبێت ئایا دکتۆر پاژەم ناوبڕە پێم بڵێ کەس هەیە لە مەداون نەبێ کەس هەیە بتوانێت ئامانجا ڕاستەقینەکە بپێکێ ئەگەر زۆر ناچاریش بێ دایکەکە نەتوانێت شیری خۆی باتێ ئەمە حاڵەتێکی تەندروستام هەموو شیرە بۆ میلەتێکی بچکۆلا پاش ئەم ناوبڕە وەڵام من بیتەوە بینەرانی بەڕێز ئێستا گەڕێمەوە خزمەتتان بەڵێ بەڕێزان جارێکتر سلااوتان لەبێ فەرموو دکتۆر گومان و نەبێ ینی ئەگەر من دایکێ بم ئەو هەموو جۆرە شیرە ینی دایک هەموو دایکێک باشترین نیێ بۆ مناڵەکەی جاریوارە تیکەی دەمی خۆیگرێتەوە کە هەوڵ باشیرێکی باتێککە باش بێت زۆر گوێی لەوە نییە کە پارەکەی چەنێکە بەڵام شەر نییە ئەوەی کە پارەی زۆر بێت یعنی نیشانەی ئەو بێت کە زۆر باشترە وەکووتمان هەمومان هەوڵی ئەوە بینهاندانی ئەو بکەین شیری دایک زیاد ئەو چیرۆکانە چین مەسەلەن بۆ نمونە حاڵەتت زۆر بینیوە شیریان بڕوایان پێهێنابێت کە شیرێ بەکار بهێنێ بەڵام بۆ مناڵە شیرە خۆرەکەی ئەم و تەمەنی ئەم مناڵی ئەم نابێت هی گەورەترە یا
کەسێکی تر گەورەترە و شیری مناڵێکی ساوایان بۆ نووسیبێت غەڵەتە زۆر گەورەکان ڕەنگە نەتوان بیکەن چکە دوایی لەسەر مارکێتەکەکەوێ و ئەوی کە بۆ منە ڕقمێکی تریان ناوێت کە لە کاتێکا خۆی بەڵام گۆڕینی جۆری شیر زۆرە کە لە کاتێکا فەرقێکی ئەوتویان نیانی ئەگەر مناڵێک نەخۆش بێ و شیری پێنەکەی بۆ من ئێمە چوار سەرچاوی سەرەکی شیرمانەیە شیری مانگایە شیری بزنە لەگەڵ سۆیا پرۆتینیان ئەوەی کە هایدرۆلایزەکانەوەی کە دەستکاری کراوە ئەگەر یعنی پێی نەکەوێت شیری مانگای پێنەکەوێت بەوە فەرق ناکە کە تۆ لەم شیرۆ بخیتە سەر شیرێکی تری مانگا یعنی ئەم کاتە لاانێ پێویستکاریکی بە شیرێکی طبیبیکی بنەوەیەکی ترکاتێک کە تۆ دوو شیر هەیە عینەنیەکن ئۆلمۆست ینی هەموو شتەکانیان وەکو یەک وایە تۆ بچی بەس لەبەرەوەی ئەمە تۆ لەگەڵ ئەمیانە ڕێکەوتنە هەیە هەموو دقەیەک وەکوتم دە جۆر شیر بە مناڵێ بگۆڕی ئەمە جەریمەیە لە کاتێکا خۆی هەر مناڵەکە ڕاهاتنی بەم شیرە تازەیە و یعنی تاوەی لەگەڵی ڕایەت و جۆگەی هەرسی پێی ئەکەوێ لەوانەیە کاتێکی بێ وەکو دکتۆرێک محاولە کراوە تۆش بکڕن کڕین ناتوانن بەڵام بێگومان ڕۆژانە ینی تۆ ئێمە ئەگەر من دەرگا بکەمەوە لە ڕۆژێک کاڵوانێ 50 من دووبی شیر ببینم یعنی هەمویان یەن هەمووی بۆ چیت بۆوێت کە هاانی تۆ با زیاتر شیرەکەی ئەگەر تۆ بۆ نمونە شلی بکەی بۆ شەریکات بەڵێ خوا نەخواستا کاتێکە ئەڵەم تۆ لەگەڵ مای من ئەزانم کە ئەخلاقی بەرزی جەنابەت یا جەنابی دکتۆر با ئەمان لە تۆ بپرسم ئەگەر شلی بکەی بۆ کۆمپانیا ئیمتیازەکانی چین خۆی و خەڵکانێک هەن بە پەنجەی دەست ئەژمێرێن ئاوا تەسلیم بوون خۆی تا ئێستا بەڕاستی کاک ڕەنج من کەس نهاتۆ بۆ ئەمە ئەزانی بۆ ئەمانیش خۆیان خەڵک خۆیان نەناسن ینی تۆ بۆ نمونە شەریکات جاری وای سوحبەتێکی لەگەڵام گاڵتاڵە دکتۆر وەڵڵاهی ئێمە ئەزانی تۆ ئەمە ناکەی ئیتر خۆی یەک شەبا پێ بڵم چۆمە دووبەکان بدوێنە هەر قایمەیان لایە ئەم دکتۆرە فلانشتە ڕازێ بێ ئەم دکتۆرە بە فلانشتە ڕازێ بێ ئەم دکتۆرە بە فلانشت کاتی کە مەلەفی دکتۆر پشت دەرەکەنەوە بۆ نمونە ئێستا من زۆربەی کاتکەی ئەڵە دکتۆر ئەزانم تۆ بۆ ڕازیەبی کە شت بۆ خەسخانە بکەین دەرمانی بۆ بێنین فلانی بۆ بکەین ها ئەڵە توانەمانی ئەڵە تۆ لەبەری ئەو شتانی کە بۆ خەسخانە چی تێوێ بۆ نمونە ڕازیەبی بەڵام ئەمان چی ئەەکەن یان کۆمەڵە دکتۆری خۆیانەوە کە بازەکرێ بۆ نە من بیستومە ینی ئەوەی کە بەڕاستی من دڵنیانیم چوو ئەمە شتێک باسکردن جیاوازە لەگەڵەوەی کە خۆم بیبینم یعنی بۆ نمونە ئەڵەن گوایە سارە کڕاوە گوایە لە قوتوویە ئەوەنەی پێ ئەدرێت ئەو دکتۆرە حەج و عەمرەشی تێکەوتووە طبعا لەوانەیە هەبێ ناکەم لە ماڵی خوانسان بەوە پاکێتەوە بێسەبەت مەبەسم چییە یعنی ئەنوا و ئەشکال چیرۆک باسەکرێ بەڵام ئەمانە باسکردن من کاتێککە بە دوکمنت لام نەبێ ناتوان بەڵام بە دۆکۆمنت شتت هەیە کە ویستویانە نەخۆشخانەی مناڵان تێبپەڕێنن لەوێش ئەو بزنسە بکەن دڵنیاییەوە بە دڵنیاییەوە هەیە بە دڵنیایەوە بۆ نمونە هەبووە کارمەند هەبووە لە ناو نەخۆشخانەیە هەوڵی داوە کامی شە بکات و ڕکلامی کردو ئێمە سزامان داوە بۆ نمونە لەوانەیە هەبوو بێ بیان ویستی بێ لە بەشێک لە بەشەکان شیردا بنرێت ڕێگریمان لێ کردووە مەڵبەند و بنکە تەندروستیەکان مەڵبەندروستیەکان زیاتر لای من نین بەڕاستی کەم لێ پرسم ئەوە جەنابی دکتۆر هەڵبەتە من باوەڕی تەواوم بەوە هەیە بەبێ مجامە لەو شت لە هەموو مەجلیسێکە ئەوەم وتووە لە ڕووی ئاکاریەوە میلەتی ئێمە سەرڕای ئەوەی کە چەند ویستویانە سایکۆلۆجیەتمان بشێوێنن کە سەیاتیمان بشێوێنن بمانکەن بە مرۆڤی بڕوا بەخۆ نەبوو گرگن و بچکۆلا بەڵام بەڕاستی لە سەدا 99.9 ئەم هێرشە جۆرا و جۆرانە یعنی هیچ کاریگەری لە کەسێتی کورد نەکردووە ئینسانی کوردم زۆر زۆر پێبەرزە کارمەندی کوردم زۆر پێبەرزە دکتۆری کوردم زۆر زۆر پێبەرزە بەڵام سەرڕای ئەمانش باو باپیرانمان وتوانە چەم بێچەقەڵ نابێت لەسەر ئەوەی کە ڕەنگە احتیاجات بێ ڕەنگە هیچ بەهانەیەک نییە ئەگەر ڕاستیت بێ بەڵام ئەگەر هەندێک کارمەندی تەندروستیان خەڵەتان دەبێ لێرەوە چ دەڵێ وە خۆت چت دیوە کاک شەماڵ وەکو کارمەندان دەڵێن بەڵێ کاکرێن خۆی بێتە سەر ڕاستی ئەم بزنسە ئەنە دکتۆرەوان زیاتر لە ناو ئیشەکەی هاون ینی زیاتر بەرکەوتیان هەبێ لەسەر ئەم بزنسە ئەم بزنسە لەسەر مستەوای دنیام بزنسێکی گەورەیە یعنی ئەگەر ئەتوانم بڵێم لە ئاستی دەرمانە بازرگانی شیرە یا لایەنە شەرعیەکە گەورەیە بازرگانی شیر لێرە لە کوردستان ئیتر بە شەرعیش و ناشەرعیش وەکو جەناب و دوتێ من وشەی باند بەکارێنم فعلەن بەشێکیان ئەچنە بابی باندۆ ئەمانە کۆمەڵی ئیستیغلالیان کردووە بۆ ئەوی کە بتوانن باشتر بێنە ناوەندەکە یەکێ لەوانە مەسەڵەن کەم دەستی خەستەخانەکانە مەسەڵەن دکتۆر پشدەر خۆی بەڕێوەبەری نەخۆشخانەی مناڵانی سلێمانیە ئەوەندەی
کە زەفەر ئەبن بەوەی دکتۆری پشدەر بۆ خۆی هیچی نایە بەڵێ وەرە بۆ خەستخانەکەم ئەوم بۆ بکە ئەوم بۆ بکە ئەوم بۆ بکە وا لێەکەن دام و دەستگاکانی ناو وەزارەتی تەندروستی دام و دەستگان ناوەندە تەندروستیەکان هە چاوبەرەوژێری کۆمپانیاکان بکەن بۆی ئەوەندە ئیشی بۆکەن لە خەستخانەکان یعنی کەسایەتی معنەویدا و دەستگاکانی حکوومەت کە بێپارەن و کە مفلیسن و کە 1001 پێداویستیان هەیە و حکوومەت ناتوانێت دابینی بکە هەندێک کۆمپانیا لەم بۆشاییەوە دێنە ژوورێ لێرەوە فەرجوویەکە دۆزێتەوە بۆی کە بتوانێت استیغلالی خستخانەکەیان بکات ئیتر ئەتوانێت لە ڕێی کارمەندەوە لە ڕێی دکتۆرەوە من ناتوانم بڵێم لە سەتاسەتی کارمەندەکان هەمویان پێرفێکت و وەکو خۆیان بەڕاستی ڕنج لێرە لە هەموو بوارەکان ئەمە ئینتیمایشی نیشتیمانیمان نەماوە ئینتیمان نیشتیمانەکە بۆ بانایەڵێم کە تۆ دەست بۆ هەر بابەتێک ببەی ئەم بابەتە چارەسەری نامێنێت بۆ خۆت ئەەکەی تاوەی کە تۆ تووشی حاڵەتێگەبی ئەم حاڵەتە پێوتێ ئەو حاڵێکیتر هیچ شتێک مەجاالیتیانێ چارەسەر بکرێت بۆیە لەم حاڵەتانەوە تۆ یەی پەنابێتە بەر ئەوەی کە تۆ بەشێک بۆ خۆت پچڕی ئەبێ لە ماڵبەند و بنکە تەندروستیەکانەوەکو خاتونەوتی مێزی تایبەتی کۆمپانیا هەبێ ئەبێ دکتۆرێکی وەکو دکتۆر نیگا مەسەلەن نەزانن دکتۆرە و هەوڵبەن لە ناو شوێنێکی تەندروستیە قەنەعەتی پێ بکەن واز لە شیری خۆی بێنێ بۆ مناڵەکەی بێ بۆ لای قوتو بەس بەڕاستی کار من ئەو یان واز لە جۆرە شیرێک بێنێ بۆ شیرێکی من ئەو دیاردەیەم نەدیەوە بە چای خۆم بەڵام وەکو بیستومە کە شت هەیە ئەکرێ ینی ڕیکلامەکرێ لە ناو مەڵبەندە تونووسەکان لە ناو نەخۆشخانە گەورەکانیش بەس بیدایەت یەک شدەیەکان حەزەکەمە بە نەزەر ئەوە دوو دکتۆر وای وت بەس لەم بەرنامەیەدا دکتۆر نیگا ئەو دکتۆری من ڕووی لە هەردوو چانەکەم لە هەردوو دکتۆرە بەڕێزاکەم مناڵ کە ئەخرێتە سەر شیر بیدایەت دکتۆری خاتە سەر شیرکان یەکەم بەرکەوتەی مناڵ لەگەڵ شیرا بۆ تهدیدکردنی شیر لای دکتۆرە دکتۆر دکتۆر خۆزگەوا بووە ئەم دایکە کە دکتۆر پێوی دکتۆر مەسەرەن داوای لەبەر ناکەم کە ناویتوێنم چکە تۆ نزیکترین کەسی لە منەوە بۆیە ناویتوێنم کە دکتۆر پشدەر بە دایکەکەی وت فڵان شیر ئیتر ئەم دایکە چەسبە بێ لە مێشکە ئەمە دکتۆر پشدەر پێوتم ئەم شیرە ئیلا ئەو شیرە کاتێک گەچێتەوە لای کارمەندەکە مەگەر بۆ کڕینی قوتوێکی تر بێت لە هاوشێوەی ئەینەت بیستووە لە وڵاتەکان بە هەدیەش شیرەیرێ بۆی کە من ئەوەنەی مناڵ بخێتە سەر جۆرێکی شیری دیاریکرا و دکتۆر نیگا ئەوەش نییە بڕیاری وەزارەتی تەندروستی نازم تا چەند جەبەجێکران جەبەجێ ناکرێەوە ئێوەی زان ئەوانەی زان کە لە وڵاتن ناکرێت ڕێکلامیشی لە ناو نەخۆشخانە ڕسمەکان ناکرێت بەڵام لە ئەهلەکانە وازە حیانی زۆر بە ئاشکرا دانرا و کاکڕەنجەگەر مەجال هەبێ قسەیەکی تیا بکەم بەدا بۆ وەزارەت بەس وەزارەتی شوێنە حکومیەکانە قڕی کێشەکەەوەی ئێمە کێشەوی زۆرمانێ من هەر خۆم دەوامم هەبوو و دکتۆر بڵێن پێشوی بم بە پسپۆر هەر لەسەر قسەی بەڕێزە نەخۆش هەبوو لە ناو خستخانە داغڵ بووە ینی بە منی وتی دکتۆرە ئەمە ئەو دکتۆرە پێوتمی لابێم شیرە بکڕێ یعنی من پێم سیر بووتم دکتۆر شتیوان دوای بۆ چون بۆ کرد من بەس خۆم ئەو ڕۆژە لەو شوێنیا بەس من دکتۆر وەکو دکتۆر داوامم هەبوو چکە پێتەڵم ئەخسای نەبووم یعنی دوای سیرم کرد پاکەرەوەی ئەوەی بەر دەرگاکە بوو کە فیلەکە وەرەگرێ لەبەرەوەی جلێکی ئەم شینە سەوزە نازام لەبەرەتی ئیتر خۆ خەڵکی ئێمە لەگەڵ ڕێزما زۆر پاکەرەوەی شیری نووسی شیری قوەرەقەی شیرەکە یابوو بە نەخۆشەکە وتبووی ئەمە ناو خستەخانەی حکومی لە بەڕۆژ زانی بوو ئەمە قسەی دکتۆرەکەی ژوورەکەیە بەڵێ ئەوتی دکتۆری ناو خستخانەکە پێوتۆ تا یعنی زۆر کەم لە دەزێمانی دکتۆر و کارمەند من ناڵەمەوە کارمەند نەبووە بەستم ئەوەیە خەڵک هەموو کەسە من پێتەڵم مارکێت یان پیاوی مارکێتەکە تەداخلی تیاکە یعنی کاتێتە لای من ئەگەر بیشێمە زۆر کەم بڵم فلان شیری ڕێک مەگەر لە چ کاتێک کاتە تەداخلەکەم بۆ ماڵی دکتۆرە فلان شیرە هەرچی بکەم یعنی هیچ ناتوانم بیکڕم شیرێکم پێ بڵێ کە سعرەکەی هەرزانتر بێ یعنی ئەوە تۆ مەجبوری لەو کاتانەیە کە گایدەکەیش قەت ناڵی فلان یەک و دووسێ ئەمانە هەیە کە سعریان باشترە ئەتوانی یعنی لەو کاتانە ئێمە ڕێنمای خەڵکەکەین ئەگی ناوکۆی بڵم ئیلا بێم شێرە بکڕی ئەمیان باشەوانی ترەمەی خراپە نە زۆر جار باشە ئەبێ کەسێک کە مناڵەکەی بخاتە سەر شیر لەگەڵ لە دایک بوونا بەبێ ئیزنی دکتۆر زۆر لە هەفتای وایە بەبێەوەی بە دکتۆر بڵێ خۆی لەبەرەوەی خوشکەکەی فلان شتی بەکارێناوە هەفتای مناڵان لە دەرەوەی خستخانەکان لە دایک بن مەسەلەن لە دایک بوون پێ دەڵم خۆی قەراریاوە پێشەوەی مناڵەکە لە دایک بێ قەراریاوە دایک و باوکەکە خۆی قەراریاوە
لەبەر بزنس لەبەر گوێی لێ بووە لەبەرەوەی چۆن شت بۆ مناڵەکە کڕە دکتۆر لە 56 نەوەشی لە وڵاتەیە هەیە خۆ منیش لەگەڵاوانی وانە 56 تۆ چۆن دایکێک کە هیچ معلومەیەکی نییە لەسەر شیر و لەسەر مناڵ و لەسەر پەروەردە لەسەر لایەنە عیلمیەکەی چۆن دایک و باوکێک دەتوانێت قەرار لەسەر لە ناو 56 نەوەشیرە شیرێکەڵ پێشەوەی مناڵەکەی لە دایک بێ بڵێم نەم شیرە دێمێ مامۆستای خۆشەویست کاک شەماڵ هەستیارترین شت کە زۆر نیگەرانی کردووی لەسەر ئەم پرسە و فەزاحەتەکانی ئەم پرسە چییە؟ کاگەڕێنج ئەمە دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێکیان ڕەهەندی علمیان ڕەهەندێکیان ڕەهەندی نیشتیمانیە ڕەهەندە علمیەکان ئەمە ئەبێ ئەوان قسە لەسەر بکەن بەڕاستیەوە ئیشی من نییە ڕەهەندە نیشتیمانەکەش ئەوەیە ئەم وڵاتە تا سەریەسقان هاتۆتە خوارەوە لەسەر ئەم گەندەڵ و ئەم باند و باندکاریانە من ڕێزم هەیە بۆ حڕ من بە مطلقی باسی کەس ناکەم بە مطلقی ناڵێم هەموو دکتۆر ئەمە وا و کارمەت هەمووی وە لە لای ئێوەشەیە لای ئێمەشەیە کەم تا زۆر بەڵام تەسیراتی قسەکردنی من فەرقی هەیە لەگەڵ تەسیراتی قسەکردنی مەسەن دکتۆرێکی پسپۆری ئەو بوارە بەڵام هەمووتان نەزانن بەڵام ناتوانم بڵێ مش ناتوانم ناوی کەس بڵم حەزیش ناکەم ناوی کەس بڵێم بەڵام دکتۆر هەیە سێمانگ کاکە عەقدی لەگەڵ شەریکاتی شیرە هەیە کاکە خەستخانە هەیە پێنج مانگ عەقدی لەگەڵ شەریکاتی شیرە هەیە کاکە هیچ عەقدێکی هەمووتان باشەزانن هیچ عەقدێک لە 2 دەفتەر دۆلار کەمتر نییە لە عەقدی شیرە دکتۆر هەیە ئەڵێ پێوتو من ئەو فڵان وڵات ناچم ئەوم دیوە بێ بنێری بۆ ئەوروپا ئەگەر نەمنێری بۆ ئەوروپا ئەو شیرە سەر بناکەم کاکە ئەمە کێشەکەی ئەمە کێشەی علمیە کێشەی ئەو کەسە ڕەوادی علمی ئێوەن کاکە لەسەر مستەوای بڵێن تەکوینی جسمی من کاکە مەسالە علمەکەیە تۆ لە علمەکەیە ئاوا بڕۆی ئەی خەڵکی دوکانارێکە ژێر پردەکە و لە شێخەڵا و لەمە شیرە فرۆشێ بێت چۆنی شیر فرۆشە جاری وایە من کە بەرنمەیەکەکەم لەگەڵ سیاسیەکە لەگەڵ ئەوەی هەندێک جار زیاتریش تەجاوزم کردو پیاوەتی خۆیان بووە مەسەڵەن هەندێک شتیشیان لێ قوبوڵ کردوم هەندێک کەسێ بۆ منە نووسێ وەڵا پرسیارەکانی ترسنۆکانە بوو کەواتە هەموو شەریحەکان هەریەکە و لە مەجای خۆی ئەگەر پاک و نەزیه بێ سیاسیش ناتوانە گەندەڵ بێ وەنیە؟ قوربانجان ئێمە وامان لێکراوە سیاست دوای لە ئێمە کردووە کە ئێمە ئینتیمای نیشتیمانیمان نەمێت من بەرنامەکەم کابرا 500,000 مانگانە وەرەگرێ بچێت چاودێریەوە بکابزانە چیان بە مریشکەکان هەر نازانە دەوا جنەکە لەکوایە و مهندس قوبوڵی نەکا دیوار خوار بێ و دکتۆر قوبوڵی نەکا دەرزی و دەرمانی خراپ بێت و طبعا مندوبی کارێکە ئەتوانی بەڕێک و پێکی بیکەی بەڵام کاتێک کە تەجاوزی کرد بە زۆر ویستی بیکڕێ ئەو قوبوڵی نەکاوی ترکە خۆ کۆمەلگا ئەبێ بە کۆمەلگایەکی نەوعی وڵی کاگرە من ناتوانم بڵێم بەڵام ئەبێ من ئەتوانم لەسەر یەک بنەما قسە بکەم ئیژە و بنەمای لە ناو مشتەمای ئێمە تا ئیساش خەڵکی باش زۆرە تا ئیساش باش زۆرە بەڵام بە نەتیجەی نیایی خراپەکان خراپە بەڵام خراپەکان لەسەرەوە خراپ مەجالەکەی خۆیان خراپە قوبوڵ نەکا مەسەڵەن من لێرە ئەدای من چییە پێشکەشکارم وانە لەبەر خاتری تۆ 4 پرسیار قوت نێمەوە و لەبەر فڵانە حزب و لەبەر فڵانە کۆمپانیا و لەبەر فڵانە سەرۆک و فڵانە سەرکردە و ئەو کاتە ئەگەر ئەمەم کرد بەرنمەکەم تۆ گوێی لێ ناگری لە ماڵەوە وانە بەڕاستی ئەمان پەنجیان خستە سەر شتێکی جەوهەری یعنی لە وەزارەتە بەڕەسمی چەند کۆمپانیا ڕێگەی پێدراوە مۆڵەتی ڕسمیان هەیە ئەی چەند کۆمپانیای تر هەیە کە شیری جۆرا و جۆری لە بازاڕایە دکتۆر بەڵێ دیارە لێرەوە حەزەکەم باسی بابەتێ بکەم لەبەر هەستیاری ئەم بابەتە شیرێکێکە لەو مادانەی شیری مناڵ ئەگەر بازرگانێک ویستی بیهێنێ ئەبێ پێشتر ڕەزامەندی وەزارەتی تەندروستی وەرگێ تۆمارکردنەکە چیە ئێمە بەڵگەی لە وەزارەت بەڵگەیەکی پێێنێت کە لە وڵاتی خۆی بەکارێت بەڵگەیەکی پێێنێت کە پشکنینی بۆ کراوە لەلایەن وەزارەتی تەندروستی وڵاتەکەیوانێ پاشان دەتوانێت کە ناوی تۆمارکرابێ پاشان دەتوانێت بیهێنێ بەڵام ئەوەی چەند هەیەی و چەند لە بازار ئەیهێنەیە ئێمە وەکو تەندروستی ناتوانین ئەوە بکەین دەستگاکانی قایمقامێت و ئاسایش و دەستگاکانی تر بەرپرسن لە بازار ڕاکۆی بکەنەوانێ بەڵام ئێمە ئەوانی کە تۆمارن لە وەزارەتی تەندروستی و نووسراوەکان بۆ ئێمە دێتەوە پاشان ئێمە کاری پشکنین بۆ شیرەکانیانەکەین بەڵام وەک ئەوەی چەند هەیە لە بازارڕە ئەوە کە بە قاچاق هێنابێتی ئێمە وەک بەڕێوەبەرایەتی خۆپاراستین ئەوە کاری ئێمە نییە بڵین بزانین بەڵام کە زانیمان بە دوواداچینی بۆکەین لە ڕێگەی ئەندامەکانمان لە تیمی قایمقامێتەوە باش ئەم یعنی دکتۆر تۆ 25 ساڵە لەم مەجاالایی شەکی بەڵێ سێ کەس لێرە باسی ئەم هەموو فەزاحەتەی مەجای شیرەکەن یعنی هیچت نەبیستوە لەسەرم کارە ساتە چەندین ساڵە بەڵێ تۆ ئەگەر باسیەوە بکەین
خۆت لە هەوڵی بەرنامەکە باست کرد کە جیاوازی شیری دایک و شیری قوتو چییە؟ ئەو کابرایی کە بازرگانی بە شیری قوتووەکە لێرە کۆی باسەکە وەیە بە شێوەیەکی نامەشروع نایاساییانە باز نا هەر من شتێکی تراڵم کە ئەمەیان وەزیفەی حکوومەتە یعنی ناڕاستەوخۆ وەزیفەی دەستگاکەی ئێوەشە وەزیفەی هەموو مدیریەتەکانە یەکەم کەس وەزیفەی وەزیری تەندروستیە وەزیفەی جێگرەکەیەتی کارەساتێک هەیە پێڵەن دنیای شیر لەم هەرێمە قوڕبە سەرەدا کە خەڵکەکەی هەر ڕۆژەی گیرۆدەی دەرد و داخێکە وایەوانە هەیە ئەم کارەساتیانە پێویستی بە تەنزیم هەیەیانە بەڕێخستنەوە هەیە بڵێ ئێمەش باز لەوە دەکەین ئەڵێن بۆن منە شیری قوتو کەی داهات بۆچی داهات هاتەکایەوە لە ئەوروپا بەرهەمهێنرا کاتێک کە دای خۆی نەتوانێت شیر با بە مناڵەکەی لەبەر هۆکاریەوەی خوا نەخواستە تووشی شێرپەنجەی سنگ بوو بێ خوا نەخواستە سنگەکانی بڕابێتەوە یا نەخۆش بێ یا لە مناڵەکە جیابوو بێتەوە لە باقی حاڵەتەکانی ترا دەبێت دایک شیری خۆی بابەوە حتا ئەو شیرانەی کە بە ڕسمی دێنا وڵاتە بەڵێ چۆن هاونیشتیمانیەکی ئەڵمانی سویدی نەرویجی دانیمارکی فنلەندی هەر شوێنێک لەو وڵاتە خۆ پێداوانە خواوەکو یەک بە هەموو میلەتانی سەر زەویداوە کە میلەتێکە بینی قوربەسەرە دەستی خۆی و حکوومەتەکەی تیا دەناخوا عقلی داوە بە هەموو مرۆڤێک هەموو کەسەکە توانێت گەشە بکە کارەبای هەبێ ژیانی هەبێ خۆش بژی ماڵی هەبێ موچەی ڕێکوپێکی ماگانەی هەبێ ئەتوانین بڵین میلەتێکی کورد ئەو شیرەی ئەو دەرمانەی ئەو خواردنەی کە پێڵێن لە حدود پشکنینیان بۆ کردووە بەقەدەر هاونیشتیمانیەکی دانیمارکی دڵنیا بێ کە پێڵێن بێخەم بە ئەم شیرە پشکنینی بۆ کراوە نەخێر لەبەرەوەی ئێستاش پێویستمان بە ئامێری پێشکەوتوو هەیە بۆ پشکنینی شیرەکان پێویستمان بە ڕێو شوێنی بەهێزتر هەیە بۆ پشکنینی شیرەکان کە بتوانین لە 100% دڵنیابین ئەو شیرەی کە دێت پشکنینی بۆکەین کۆی لیبلینگ و پێکهاتەکانی ناوی هاوتای ئەو شیرەیە کە کۆمپانیاکە ڕیکلامی بۆکات ئێستا من ئەوە دکتۆر نیگا لێرەیە ئەوە جەنابی دکتۆر وەکو دکتۆر پشدەر وەکو بەڕێوەبەری نەخۆشخانە لێرێ وەکو دکتۆرێکیش کە کلینیکی تایبەتی خۆی هەیە دیسان هەر لێرێ کاکە شیر هەیە مناڵ سیسەکە شیر هەیە ئەو دکتۆر نیگایە پێی وتم بازۆڵەیە کا بەوەنە ئەمە ینی ئەمە کارەساتە ینی هیچ خواردنێک نییە یەکسەری یا سیسە بکایە قەڵەوە بکە هیچ خواردنێک تەندروستی وانە کاگڕنج مەگەر جیم و شڵکە یا لە ئەوروپا چکە کێشەی قەڵەوی زۆر زۆرە ینی لەوێ ئەو شیرانی کە دروستێکری هەوڵ لە درێ کاربۆدرێت و کالۆری و وینەکەی کەمتر بکرێتەوە لە بەرەوەی مشکلی قەڵەوی لە مستەقبلا زۆر زۆرە یەکێک لە باشیەکانی شیری دایک ئێمە زۆر هاانین ئەوەیە کە مشکلی قەڵەوی لە مستەقبلا کەم دایکەیە پێتەڵە دکتۆرگیان هەرچیەکەی با تۆزە خەپە بێ و باز زۆربەی ئەو ئارزوی هەیە بەڵام من زۆربەی جار پێڵم باوەڕە بێ دایک ئێستا من وەکۆی کە پسپۆرە خۆراکێکەکەم ئەڵێ چۆرتخوا خۆشم نبینی خۆی ئەڵێ خۆم زعیفکە بەڵام مناڵەکەم قەڵەوکە ئەڵم باش ئەو مناڵش هەر ئەوەیە کە دوایی ئەبێ بە کەسێکی گەورە تۆ لە ئێستەوە بتێ قەڵەو بێ باشە مناڵێ ئەمەنا بۆمبارانی بکەی بەکار بۆ هەیدرات سبەی احتیمالی نییە کە تووشی شەکرە ببێ زۆربیان هەر بە مڕاهیقی ناڵم یعنی هەموو ڕیسێرچەکان کە ئەڵێن شیری دایک باشە لەبەر ئەوەیە یعنی یەکێک لە مشکلە هەرە گەورەکان کە شیری دایک قەڵەوی لە مستەقبلا کەمەکاتەوە نەخۆشی شەکرە کەمەکاتەوە شێرپەنجە کەمەکاتەوە ئەوەی کە تۆتت ناحێ سۆشیال و بۆندین و وینەکە زۆر باشترە بێ دەستخۆشجا جەنابی دکتۆر ڕزگار فەرمووی پێویستی بە تەنزیمێکی ورد هەیە بەڵێ فەرموو مەبەستمان چییە لێرە کاگڕەنجان ئەوەی دکتۆرە باسی کرێمە کۆی باسەکەمان لەسەر ئەوەیە شیری قوت و دوو کاریگەری خراپی لەم کۆمەڵگایە کردووە یەکەم ئەوانی ڕێکلامی بۆکەنهانی دایکەکە ئەیان کە واز لە شیری دایک بێنە کە ئەمەیان تاوانە دوو بە شێوەیەکی نامەشروع دێنە ژوورەوانێ سێ قەت شیری دایک پێی ناوترێت هاوتای شیری قوت و پێی ناوترێت هاوتای شیری دایک جێگرەوەیەتی لەو حاڵانی کە ناتوانێت دکتۆرە باسی کرد لە بەرەوەی شیری دایک پێگاتەکانی بە هاوسەنجیتایە ڕۆژانە بە پێی تەمەنی مناڵەکە و پێداویستەکەی گۆڕێ ڕێژەی پرۆتینەکەی بە پێی ئەمڕۆ بەیانی فەرقی هەیە هەفتەیەکی تر فەرقی هەیە بۆ گەشەی مناڵەکە ڕێژەی کاربۆهیدراتەکەی ڕێژی ئاوەکەی ڕێژەی چەوریەکەی تەنانەت لە ئەفریقا دایکێکە شیریا بە مناڵەکەی لە بەرەوەی گەرمە ڕێژەی ئاوی زۆرترە لە شوێنێکە کە سارد بە ڕێژەی ئاوی کەمترە چەوریەکەی بە هەمان شێوە لە شوێنی سارد و گەرمە ئەگۆڕێ کەواتە دروستکردنی شیر بە پێی وڵاتیش ئەبێ حسابی وا بکرێ بەڵێ شیری قوتو قەت ناتوانێت ئەو جێگرەوەی شیری دایک بێ قەت ناتوانێت بۆ تەنانەت ئەگەر ئازافل ئیمانیش بێ کەواتە شیرێک کە بۆ وڵاتێکی گەرم گونجاوە ڕەنگە بۆ وڵاتێکی سار گونجاو نەبێ هەر بە هەمان شێوە قەت ناتوانێت جێگرەوەی دایکی بێ و قەتیش ناتوانێت
ئەو جێگرەوە خۆراکێ بێت کە بتوانێت باشترین گەشە بۆ مناڵەکەت. خۆت سیقەت بەو لەیبڵانە هەیە لە 100 وەکو ئینسانێکی کورد وەکو دکتۆرێک کە سوێندی یاساییت خواردووە بۆ میلەتەکە نەخێر نەک بەو لەیبڵانە تەنانەت بە ڕسمیەکانیش سیقەت هەیە بەو لەیبڵانە نەک لەو لەیبڵانەی لەسەر شیرن ئەو لەیبڵانەی لەسەر خۆراکیشن من چەندەها ئەزمونم هەیە کە لە سەریان کە بەداخۆ ناڵێم هەمویان بەشێکیان دەستکاری ئەکرێت چ لە وڵاتی بەرهەمهێنەکە چ لە ڕێگا دەستکاری لێبڵەکانەکرێت کە نەک تەنها لە ڕووی پێکاتەکانەوانێ کە لە ڕەنگە لە خۆیەوە لە یابێ پێگاتەکان بێبیەوەی پشکنینێکی بۆ کردبێ کە بڵێ ڕێژەی پرۆتین ئەمانە سنووری ئەمەشی بڕیوە لەناو بڕوا ناکەم لەناو ئێرا و ئامێرە پێشکەوتو هەبێ بەڵام لە نزیک سنوورەکان و لەناو ئەوێ لەناو کەشتیانی پێیبارەکەن دەتوانن بە ئاسانی دەستکاری لێبڵ و دەتوانن ئەم شتانت زۆر بینی لەم 20 ساڵی عمر تاکە خزمەتت کرد بەڵێ لەم بە چەندەها سەدان نمونەم لەمانە بینیوە کە لێبڵەکان بۆ نمونە خۆراکێک ڕەنگە لە وڵاتەکەی خۆی نزیک ئەکسپایر باشە لێ کاتەوە و لێبڵێکی تری لێە ئێمە زانین کامە فیکس نەکراوە چ شتێ زۆر شۆکی کردی و یەک دوو چیرۆکم بۆ بگەڕەوە لەم لەیبڵانەی کە ئەیانویست میلەتی ئێمە بخەڵەتێنن بەڵام پاش ئەم ناوبڕە مەمنونت دەبم باشە سپاس دەکەم کاک دکتۆر بینەرانی هێژا ئێستا گەڕێمەوە بەڵێ بەڕزان جارێکتر سڵاوتان لەبێ لە دکتۆر ڕزگارم پرسی پاش بەخشینی تەمنێک بە خزمەتکردن لە بواری خۆپاراستنا ئەو چیرۆکە ناخەژێنانەی کە لە خۆراک لە شیر لە دەرمان لە گۆڕینی لەیبڵ ویستویانە شتی خراپ دەرخواردی میلەتی ئێمە بن مناڵەکانی دەرخواردی مناڵەکانی ئێمە بن چی بوو؟ ئەو چیرۆکەی بیرم ناچێتەوە لە یەکێک لە ئاهەنگەکانی بوو کوزاوە کە لە سلێمانی و هەڵەبجە بوو لە دوو شوێنی جیاوازە بەڵام هەردووکیان دوای ئەوەی بە دوواداچوونم کرد هەمان خواردنیان بەکارێ نابوو کە گەزۆ بوو بەکارێن هێنابوو لەو بۆ نەخۆشیەدا گەزۆ خۆی لە چی دروست سەکرێت لە ئاو لە ئارت لەگەڵ مادەیە کە تێەکەن سپێنەی هێلکەیە وشکەکرێتەوە پێوتێ درای ئەلبۆمین ئەی باشە بە ئێمەیانەوت ئەبارەیە بەڵێ ئەمە دروستیەکەن ئێستا لە سلێمانیا ئەم درای ئەلبۆمینە یعنی ئەوە نەماکە ئەباری بەڵێ ئەوە بڕوا ناکەم ێستا لەسەر گەڵا و شی بکەنەوانێ و ئەوە نیە سە و گەزانە دروستیەکەن لە بازاڕە بەڵام دروستکردنەکەش قەیدی نیە ئەگەر بە شێوەیەکی تەندروست دروستکرابێ لەو مادانی کە ئێستا بۆت بازەکەم یەکێک لەوانە سپێنەی هێلکەیە وشکەکرێتەوە کە فەردەکەی زۆر گرانە لە ئەوروپاوەیەت ئەمە هەم گەزۆکە سپیەکە هەم بەهای پرۆتینی ئاەتێ لەگەڵ کاربۆهیدرێتەکە لەم ئاهەنگا چەند کەسێ تووشی سکچون بوون داغڵی خەسخانە کران تەلەفۆنیان بۆ من کرد بە دوواداچوون کەم بزانم چییە دوای ئەوەی پشکنینم کرد بۆم دەرکەوت کە لەبری ئەوەی ئەو شوێنەی کە فرۆشتۆتی لەبری ئەوەی ئەو سپێنە وشکراوە بەکاربێنێت کە فەردەی بە 200-300 دۆلارە سپیاوی ژنانی بەکارهێنا بوو ئەو قسڵی کە هیرێت سپیەکرێتەوانێ گەچە بۆیە هەمویان تووشی سکچون بوون ئەو فەردەی بە 40,000 دوای ئەوەی لە ڕگای تیمەکان و فەردەکەم هێنایە دایری و خۆم بە چاوی خۆم دیم و پشکنینەکەم بۆ کرد بەداخەوەی چێکە لەو چیرۆکانەی کە کۆمەڵی خەڵکی تووشی لەبەر جیاوازی نرخەکەی بۆ کۆکردنەوەکەی ئەوەی چێکە لەو چیرۆکانەی کە ئەم هەژێنێت چیرۆکی دووەمەوەیە بەشێک لەو ئاردانەی کە ئێستاەن بەداخەوە کە لای خەڵک ئاردی سپی خوازراوە بەڵام ڕاستیان نابێ ئێستا مادەی سپیکەرەوەی تێەکەن پێڵێن چیلیتینگ ئەیجنت مادی چیمیایی تێەکەن سپی بکاتەوە چیرۆکی سێم ئێستا و قەیماغی کە لە بازاڕ ئەفرۆشرێت ناڵێم هەمووی بەڵام بەشێکی چکە هێندە گامێشمانەیە قەیماغ خۆی لە ئەبێ لە ماسی گامێش دروست بکرێت سەر توێژەکەیەتی ئەوەی کە ئێستا دروستیەکەین لی چکە هێندە ژماری گامێشمان نییە لە تانجەرۆ و نە لە لای سەرچنارەوە و نە لە ناوچەکانی ترات چکە گامێژە بێ لە شوێنێک کابێکە ئاوی لێبێ بژی ئەو قەیماغی ئێستا دروستیەکەن بەشێکی بریتە لە تێکەڵکردنی خامە و سەرتوێژ بەیەکەوە بە نرخی بۆ نمونە ئەوە پێدەفرۆشن چەندین ئێستا چیرۆکم لایە کە ناتوانم هەمووی تاوا بکەم و چەندین حەزم هەیە کە لە بواری خواردنە بتوانین لە ئایندا کۆنتترۆلی ئەمانە بکەین کە ئێستا ئێمە لەژێر لێکۆڵینەوە لای ئێمە و چاوی سەرنجی و تەندروستیمان لەسەرەتی کە بتوانین کۆنتترۆلی بکەین بەڵام لە هەموو حاڵەتێکە دوای 20 ساڵ ئەزمون بەڵێ فەرمووت هیچ دا و دەستگایەک و هیچ مختبەرێکی کوردستان
پێ وایە بای ئەوە نییە کە لە 100% دڵنیایی با بە خەڵک بڵێ ئەو لی بڵە و ناوەڕۆکەکەی یەکشتن. بەڵێ لە ئێستا پێویستمان بە تاقیگەی پێشکەوتوو بە ئامێری پێشکەوتوو هاوتای ستاندەری ئامێرەکانی ئەوروپایە کە من ئێستا لەگەڵ لێپرسراوی تاقیگەکانە چکە سەلامەتی خواردنیەکێکە لەو بەشێکە لەناو بەڕێبەرایەتەکەما هەیە و لێپرسراوە لە سەلامەتی ئاو خواردن و خواردنەوەی هەموو سلێمانی بە خواردنەوە کحولیەکانیشەوە ئامانجمە کە بتوانین لە ئایندەیەکە و لەگەڵ لێپرسراوی تاقیگەکەم لیستی پێشکەشم پێویست پێشکەش کردووە بە دام و دەستگا حکومیەکان کە پێویستم بەمەیە بۆ نمونە لە کحولە خواردنەوە کحولیەکان. ئەمە کحول ئەزانم چ کارە ساتێکە بواری کحول و مەشروبیش بەڵێ لە بواری شیرە بەڵێ وڵا پرسیار زۆرە با من ئەوەنەی زانیاری سنوورداری من درکی کرد پرسیارم کردووە با لێگەڕێم ئەو هاونیشتیمانیانە پرسیارەکانیان بکەن فەرمووە. سپاس بۆ بەرنامەکەتان کاکڕەنج بەڕاستی لەوانەیە بەرنامەی تریش کرابێ هاوشەوەی ئەم بەرنمەیە و ئینشاءالله بە هیوایەوەی کە ئەبدەیتی زیاتر و بەرنمەکانتان زیاتر بکرێ. ئێمە لێرەوە باسی بزنسەکەین باسی شەریکەی شیر ئەەکەین شەریکەی دەرمانەکەین هەروەها باسی ئەوەکەین کە چەند جیهەتێک هەیە لە ناو ناوەندی تەندروستیە کە ئایا دکتۆرە یان ستافە یان نەخۆشخانە گەورەکانە یان ماڵبەند و بنکە تەندروستیەکانە کە هانی خەڵک ئەیەن کە شیری قوتوو بەکاربێنن. باشە ئێمە بۆ باسی ئەوە نەکەین کە ڕاستە ئەمە لایەنێکێتی ئەی لایەنێکی تری چۆن بتوانین حەلی بکەین وەکو وڵاتانی چواردەورمان. شتی مەدانی با بە زمانێکی سادە بۆ میلەتەکەمان قسە بکەین. لە ئەزمموی ژیانی خۆتا لە نەخۆشخانەی مناڵبوون چیت دی کە زۆر بێتاقەتی کردی؟ بەڵێ بە حکمەوەی کە ماوەی 18 ساڵە لە نەخۆشخانەی مناڵبوونی سلێمانی کارەکەم هەروە لە ئێستا لە پشتراوی هۆڵی مناڵبوونی سلێمانی. اینجا هەموو مناڵبوونەکانی دهۆک و هەولێری ژوایە بەڵام ئێوە ئەیگەڕنەوە. بەڵێ چیت دی؟ ئەوە ئەبینین کە مانگانە و هەفتانە و ڕۆژانە کە مندوبی شیرەکان بەداخەوە کە لێری بۆیە گەڕیت. بەڵێ کە سەردانی نەخۆشخانەکانەکەن هەروە سەردانی بەشەکەمان ئەکەن بۆ ئەوەی کە ئەم شیرە براندە ئەم شیرە کوالێتیەکەی وەکو شیری دایکە پێک هاتەکەی و نزیکە لە شیری دایکەوە هەروەها ورن با سەفەرتان پێ بکەین پارەتان بینێ کۆمەڵێت محکە ئەخەنە بەردەم کارمەندانی نانەخۆشخانەکە. ئەمانەت ڕەت کردوتەوە لای ئەوان بێزراو بووی دوو لە تۆ؟ طبعاً ئەوان پێیان ناخۆشە بەڵام بە سوپاسەوە لێرەوە زۆر سوپاسی مدیرەکەم ئەەکەم دکتۆرە شلێر کە ئەبواە لێرەش بواە کە دکتۆر شلێر زۆر ڕوبەڕوویم شتانە بێتەوە ڕوبەڕوویم شەڕانە. بەڵێ ڕۆژانە لە عیادەکەشی هەروەها بەیانیان لە نەخۆشخانەش کە چەنەها شەریکەی شیر هەیە کە ئەوێ کۆنتاکت بکە لەگەڵمانە بەڵام بە خۆشحاڵیەوە بە تەحەداوە ئەیڵێن کە هیچ شەریکێکی شیر نییە لەگەڵ ئێمە کۆنتاکتی هەبێت و هیچ کستافێکی ئێمەش شیر نانووسێ بۆ هیچ بەڵام ڕۆژانە محاولە هەیە. بەڵام ڕۆژانە محاولە هەیە. لێرەوە نەخۆشخان ئەهلیەکان چیت لەبارەوە بیستووە کە مناڵی تیاابێ؟ بەڵێ من هەر لە نەخۆشخانەی ئاسیای نەودەوڵەتیش کە داوامەکەم بەڵێ لەوێش هەر هەیە بەڵام ئەکەوێتەوە سەر ئیدارەی نەخۆشخانەکان. کاک ڕەنج با ئێمە بەس لە ڕێی ئەم بەرنامەی جوانەی جەنابتەوە باسی ئەوە بکەین کە ڕاستە شەریکاتی شیر تیجارەتەکە ئیش ئەکات وایە نا لە هەموو وڵاتێک هەموو شەریکەیەک نەک شیر دەرمانە ئایا هەر خۆراک و پێداویستیەکە ئیشی خۆیەکە. با ئێمە بین وەکو وڵاتێکی هندستان کە وڵاتێکی بەحساب چەنەها ملیارین و بەڵام علمی توبیان ئەوەنە پێشکەوتووە کە من خۆم وڵاتی هندستانم بینیوە کە لەوێ ئەگەر مناڵەکەت بۆ نمونە 6 مانگی تەواو کردو دایکەکە شیری نییە باشە شیری مانگای بۆ ئەیە لە جیهاز لە نەخۆشخانەکەیە یان لە دواتر بە دایکەکاڵێ پێویستەکە کە ئەم شیرەبەی لە جیهاز و با بڵێن تاقیم کرێ و پێکهاتەکانی بمێنێتەوە بیەی بە مناڵەکەت. باشە تۆ ئەسڵەن مادەم ئەوەی ئەوێت بینیوە ئاوا شیرەکە بە وشکی بە شیری سروشتی وشکەکرێتەوە ئەیرە لە جیهاز تۆ متمانەت بەوە هەیە ئەم شیرە بە 2000 و بە 1500 و بە 1000 لە ناو کیسەیەکە کە پارەی کیسەکەشی نییە ئەگەر شیر بێ
بەونەیرە نەخێر ئەسڵەن شیر نییە پێکاتەکانی شیری دایکیش نییە هیچ وڵاتێکیش ئەوەندە حیوانات با بڵێن مانگا و بزن و ئەوانەی کە بەرهەمی شیر پێکەین هیچ وڵاتێک ئەوەی نییە لە خۆی زیابێ بینێرە بە وڵاتی ئێمە بەداخە خوابزانم ئەم دکتۆرە بەڕێزانە لەسەر ئەمە کۆمنتیان چییە متمانەت بەوە هەیە ئەو شیرە بەو نرخە کاگرنج یەک شەبا پێڵە من تۆ لەسەر شیرە زانیت یەک لێکۆڵنوەیەکم خوێنەوە ئەڵێ بۆ ئەوەی بتوانرێت ڕقەمێک شیر دروست بکرێت کە نزیک بە لە ژەک بە تایبەتی لە سەرەتایە پێویستی $80 هەیە یەک ڕقم چۆن بۆی تۆ بتوانیش یەک ڕقم شیر دروست بکەی نزیک بێت تاوان نەک هاوشێوە بێ نزیک بێت لە ژەکی دایکێک کە سەرەتا پێ ئەیە پێویستی $80 هەیە تۆ باشە یەک ڕقم $80 تێچێ کە نزیک بێت لە شیری دایک ئەی پاشە قوتوویەکە 400 گرامە چەنی پێچێت لە کاتێکم قوتۆ بۆ نمونە چەند گرامێکە تۆ یەک چی یەک ڕقم شیر بۆ نە من ئەمەوێت شیرە دروستکەم نزیک بێ لە شیری دایک یەک ڕقم ئەگەر دروستکەم یەک ڕقم پیسم $80 بۆی دروستیکەم ئێ باشە کە شیرێک نزیکە چەند ڕقەمە 50 ڕقم زیاترە نەوەڵا زۆر زیاترە لەمە ئەبێ ئەم قوتوە چەنی تێ بچێت کە نزیک بە لە شیری دایک ئەزانی کاگڕنج من بەسە شتەکە چیە ئەگەر یعنی تۆ وەکو سپۆڕێک وەکو دکتۆرێک گومانت هەیە لەوەی ئەوە شیری صافی بێت بۆیە بەوەنە ئەزانی من لە وڵاتەیە ئەبێ گومان لەسەر هەموو شتێکە بێت ئەزانی بۆ چونکە تۆ کاتێکە خۆی بەپێی لۆجیکەکەی تۆ بەڵێ بەپێی نابێت لە عالەمیش هەروایە لەم بزنسەکەواتە معمەلی زەرەرکردنە ئەزین چی کاگڕنج بۆ ئەگەر یەک تۆ سخوا دکتۆرە مەجالم بی بۆی کە شتەکە ڕوون بێت ئێمە بۆی لە شتەکە لا نادەی من بۆی وشتن یەک تەداخل لێ بکەم ئەمە پەیوەند نییە بە پزیشک و کارمەندی تەندروستی بۆی لێرە ئەمان بەڕاستی پەیوەندی بە کواڵیتی کۆنترۆڵەوە بیزەبێت ئەمە باسی پزیشک و کارمەند حەز ناکەم بە شێک بێتە ناوەکە ئەمە پزیشکە ئەمەڵەکە شیری گەوراکەن بیزەبێت ئەمە پێیوەستە بەوەی یەکەمیان گرنگە ڕیسێرچ بەردەوام بکرێت لە وڵاتی خۆمانە مناڵ پێویستی بە کام جۆر شیرە هەیە پێکاتەکەی بێ چی بێ دووەمیان کام مناڵە هەیە ئەبێ شیری قوتوی پێ بدرێ چونکە ئێمە بەڕاستیەوەی دکتۆریش باسی کرد بە هەموو چوار ئەومانەیە ئیندیکیشن کە پێڵەن ینی پێویستەکە یەکەمیان ئەگەر مناڵەکە کۆمەڵێک نەخۆشی هەیە یعنی هەموو مناڵێ نابێت شیری قوتوی ئەسڵم پێویست ناکەم بەسم پێویست ناکە تۆ بۆ نمونە مناڵێک ئەگەر نەخۆشیێکی دیاریکراوە بێ تۆ تەمان ئەو شیرانی لێ قەتاکەی شیری دیاریکراوە هەیە دووەمیان ئەگەر دایکەکە کۆمەڵێک نەخۆشی هەیە ئەم نەخۆشی لە ڕێگەی شیرەوە گوازرێتەوە تەمانێک بێ لێ قەتاکەی سێمیان دایکەکە نەخۆشیێکی ترسناکی و کۆمەڵێک دەرمانی ترسناگە خوا ئەم دەرمانانە لە ڕێگەی شیرەوە گوازرێتەوە ئەبەش ئەبێ چوارەمیان کە ئەمە کراوە بە بەهانە ئەگەر دایکێک بە دڵنیاییەوە سەلمێنرا شیرەکەی بەشی ناکە بەداخەوە بەڵام ئێستا ئەنوا و ئاشکال بەهانا بیسین وڵا ئەمە چوری کەمە یەکێکیان وڵات چوری زۆرە یەکێکیان وڵا بەشی گەشەی ناگە زانی من دایم بیانی باسی چیەکەم خوایە کە ئێمەی دروست کردووە حساباتی ئەم شانەی کردووە هەموو حساباتی و پێکاتەکەشی کە کاکتۆریش باسی کرد لە نێوان شەو و ڕۆژا کوڕووکچە لە نێوان وڵاتێک و وڵاتێکتر گەرمی و ساردیا زستان و هاوینە ئەگۆڕێ لە شیری دایکە ئێم شیری قوتۆ کە هیچ جەم مواسفاتانەی نییە گرنگە یعنی هیوادارم ئەم بەرنامەیە لە دوای ئەم بەرنامەیە کۆمەڵک خەڵک ڕێی بگۆڕێ لەسەر چی لە جاتەوەی ئەو هەموو گومانانەی کە هەیە لەسەر شیری قوتو کە ئێمە خۆمان لە بوارەکەەوە تاوە هەموو زانیاریانە و بە بەلاش لە ڕووداوەیە بە خەڵک لە کاتێکا خەڵک بۆ یەک پرسیارە بێ بۆ عیادەکەی جەنابەت یا دکتۆر نیگا یا چەند دکتۆرێکی تر وانە ینی تۆ لەولاوە تۆ ئەبێ بە دوای وەڵامی هەموو پرسیارانە بگەڕێ لە مارکێت ویستویانە مەسەڵەن تەنانەت خۆت بخەڵەتێن گەشەی پێەکە بەڵێ هەر لەو ماوەیەدا تاوان چوو بۆ مارکێتێ ینی من تاوان مناڵەکانم سوپاس بۆخوا چوار مناڵەمەیە هەر چواری بەشیری دایکەوەرەوە هەر چواری بەڵام لە دوای کاتێکی دیایکەوە لەبەر دایکیان دەچێتەوە بۆ دەوام ئەبێ ناچارین لە فترەیەکە شیری قوتوی پێبین یعنی لە دوای ساڵونیەوە تاوان من مناڵەکانم بۆ شێوازە دەستیان پێ کردووە کە ئێستا بۆ نمونە مناڵ بچووکیانم گەورە بە پێویستی بۆیکە ڕۆژ بۆ مارکێتێ سواستەکەم لەگەڵەوانەیە چوون تەبان وتی مناڵەکە و گەشەی باش گەشەی چۆنە من شەبان ئەمزانی یەکسەر وڵا گەشەی زۆر خراپە تاوان یەکسەر من لەو سەرەوە نەخێر نەناسیم وتی دەوەرە شیرێکە با پێ بەڵام زۆ باشە بۆ گەشەی مناڵ وڵا ئەوە سێرەکەم کرد تۆ منە ناسی تینەوەڵا تم ئەزانی من 6 دانە ساڵە ئیش لەسەر ئەمە ئەەکەم قسەی دنیام کردووە بەجددی زۆرم بەلاوەسی چۆنە بێت و لێرە بیت چۆن بێت و لێرە بێم قسەیەکەی تکاک تۆ زۆ داوا لێ بردنەکەم و تاوان دوای کە خۆم پێناسەوتم من دکتۆر پشدەرم کە قسەکانی مناڵە کە 6 دانە ساڵە لە سەر تەلەڤیزیۆنە باسی ئەم شتە ناکەم باش ئەگەر تۆ دکتۆر پشدەر نەبوویتە
ئەبێت چەند کەس ئاوا خۆی ڕێک ئەو پرسیارەکەیە خۆی ڕێک ئەو پرسیارەکەی بەڕاستی لە جیاتی ئەوەی خەڵک بە دوای ڕەوینەوەی ئەو گومانانەیە بگەڕێ کە ئەم شیرە باشە یاننا چوریە یاننا بۆ گەشەی باشەیاننا پێیەکەویاننا شیری دایک هەڵبژێرە پێویستت بە دواکەوتنی هیچ یەکێک لە پێوت من دکتۆر پشدەرم طبعا لە دوایەوە کە چوومەوە بۆ مارکێتەکان تا ئێستا نبینەوە شتیوەم نبینەوە طبعا لەو مارکێتی دیار بووی تەواوقەتەیان کرد چون خۆم پێم وتم بەڕاستی من قابلی قبول من نبینەوە بێ دکتۆر پشدەرەوە کوردی قامەت بنێرین بۆ هەمرچی مارکێتەیە خۆی ئەوە کارە ساتەکەیە بەڕاستی کە تۆ بێیت یعنی ئەبێ هەموو کەس دکتۆر پشدەر بێ یا فلان دکتۆر بێ یا بەڕێزت بێ ئەبێ هەمومان درک بەو بەرپرسیارەتێ بکەین بەڕاستی ئەبێ گرنگە خۆشمان ئەم قسانی کە ئیکەم بۆ تۆ بۆ خەڵکی یەکەم لەسەر خۆشمان جێبەجێ یکەم بۆ مناڵەکانی دکتۆر پێشەوەی بچمەوە لە خزمەت ئەم میوانانە شتێکی گرنگ کە بیرە کەوتبێتەوە لەم قسانەی دکتۆر پشدەرەوە چییە؟ وڵی هەر ئەوەیە کە هەر کەسە بەرپرسیارەتی خۆی بەباشی بکە وەکو حکوومەت هەمومانەزانین کە کوالیتی کۆنتترۆل و ئەوەی بڵین عدەدی شیرەکان کەم کرێتەوە بۆی بتوانێت سەیتەری بەسەرا بکە چەند جۆر ئەوەی من بزانم 6 بۆ 7 جۆر هەیە لە بازارە ینی زۆرە عدەدەکە بتوانێت کوالیتی کۆنتترۆلێکی باشکە وەکو ئێمە وەکو پزیشک و وەکو ئاستی زانکۆکان بتوانین خۆمان ڕۆشنبیر بکەین بتوانین هانی دایک و باوک بین کە شیری دایککە ئەگەر نەیتوانی ینی زانیاری تەواومان هەبێت لەسەر پێکاتی شیر چ شیرێک چۆن باشە چی بکرێت چۆن نەکرێت ئەمانە بۆی ڕێنمای بین کاتێککە دایکەکە بەکارێنێ هیچ نەبێ بە غەڵەت بەکاری نێنێ ئەمەش بەرپرسیارەتی ئەمە وەکو دایک و باوک مجموعەیەک چۆن ئەڵێ قەنەعەتێ ئەڵێ شتێک کە قەنەعەتە پێی هەیە ئیدۆزیتەوە یعنی زۆربەی دایک و باوکی ئەمە و قەنەعەتە بۆ خۆی دروستەکە کە ئەڵێ شیرەکەم بەشی ناکا شەو ناخەوێت تێر ناخوا گەورە نابێ ئەم قەنەعەتانە لەسەر و لە سەرەتاوە لە مێشکی خوانە دروست نەکەن چکە شیری دایک بە مژین و بەس یعنی کە مناڵەکە بنێ بەسنگی خۆی بەمە دروستە بێ نەک ئەوەی کە خۆی قەنەعەتی هەبێ شیرەکەی کەمە دڵنیا بێ کە شیرەکەی کەمە بێ ڕنج من لەگەڵ قسەکانی جەنابیانام زۆر سوپاسیانەکەم بەڵام با ئێمە هەر ئەو لایەنە لێک نینەوە کە ئایا تیجارەت و بازرگانیکردن و شەریکاتی شیر و لە هەموو وڵاتێکە ئەم بزنسە هەیە با ئێمە بین بزانین لە دوای ئەم بەرنامەی ڕنج چه حلێک هەیە داینین بۆی بتوانی خۆ هەموو خەڵک هێڵتی نییە خۆ هەموو خەڵک تەندروستی نییە بەڵام بە قسەکەت جوانە بەڵام ئەزانی ئەگەر خۆمان حکوومەت و ئەم شتانش گوێمان لێ نەگرێ گرنگ ئەوەیە وشیاری زۆر گرنگەوە نیە ئەگەر هەرچەندە من قەنەعەتم وایە دەنگی بە ویژدان زۆرە لە ناو وەزارەتی تەندروستیە بەڵام ناشی شارمەوە کە گلەیم لە وەزیری تەندروستی هەیە بێ بەردەوام کۆنتاکتی لەگەڵ خەڵکە هەبێت چونکە وەزعی تەندروستی ئەگەروا بڕوا سبەینە کامتان بنووتان بودجێ و کوردستان بەشی بەس وەزارەتی تەندروستی ناکە چونکە بەڕاستی ڕەنگە ئێستا هەزاران مناڵمان حاضر کردبێ بۆ حەبی درێژخایانی شاکرە لە مستەقبەلا بە پێی قسەکانیەوە بێوەنیە حەبوو دەرزیش لە مناڵ دەرزی بەکاربێنی کە ئێستا مناڵی بچووک زۆرە شەکری هەیە وەنیە زۆر عادەت جاران هەتا جۆری دووەمی شەکرە بۆ نمونە لە گەورەی لە دوای لە 20ەکان و 30ەکان و حتا بڵێم لە 50ەکانیش بوو وردە ورداهاتۆتە پێشەوە ئێستا جۆری دووەمی شەکرە کە پێوترا جۆری گەورەی شەکرە جاران ناوەکەی وابوو ئێستا لە مناڵی 7 ساڵ و 9 ساڵ و ئەوانەیە زۆر جۆری دووەمی شەکرە ئەوە زۆر بۆ لە مناڵی 7 ساڵ بۆ شێوە زۆرە بەڵام تیا دەرکەوتوە ئەندیکەیتەرێکی خراپە ئەمەکە بەدڵنیایەوە ئەمە ئەمە غەریبە لە طوبال بنسبەت بە آخر مەقارنەتە بەراورد بە نەوەکانی پێشووتر بەنەوەکانی پێشووتر و بە هەنێک وڵاتی پێشکەوتو کە ئێمە ئەمانەوێ وەک ئەوان ئەزانی بەس ئەم بەرنامێ و ئەم گفتوگانی ئێوە مادەی چەندین نامەی ماستەر و دکتۆرایە بۆ لێکۆڵینەوە وەرگرتنی سامپڵ و عینەکان بزانی ئەو مناڵەت شیرێکی بەکارێناوە کە جۆر لە 7 ساڵیا تووشی شەکرەی جۆری دوو بووە زانی هەر شیر نییە خۆتە قەیناکە زانی ئیندۆمی بزانی ئایا شیری دایکێخوا شیری تر ژەمە سەرەکیەکەی چییە هی ریسێرچە بە ریسێرچ زیرەکیە بزانین دەخۆ بەراوردێکی لەگەڵ شیری دایکە بۆ نمونە هەوکردنی ژمارە هەوکردنەکانیان ینی هەموو ئەمانە نەخۆشی درێژخان نەخۆشی دڵ نەخۆشی شەکرەوەی کە بەڕێزە باسە کرد ئەمان هەمووی ئەبێت چەندین لێکۆڵینەوە تەوان سپاس بخوا وڵاتانی تر زۆر باشن پێشکەوتون ئێمە سوود لە لێکۆڵینەوەکانی ئەوان وەرەگرین ئەگینا خۆمان یان نیمانە یاخود لێکۆڵینەوەکانمان بەداخەوە تەنها بۆ وەرگرتنی شادە و کۆمەڵک شتی ترە بەشی زۆری منزانم بەڵام باوەڕم پێ بکات نەتیجەی هەندێک ریسێرچ بۆ نمونە ریسێرچێک لەسەر پرسێکی دیاریکرا و نەخۆشیێکی دیاریکرا و لە بەلجیکا کرابێ فەرقی هەیە لەوەی کە لە عربەت کرابێ لە سەنگاو کرابێ لە قەراغ لە سیمێل کرابێ لە دهۆک کرابێ وەنیە ئەزانی بۆ چونکە کەش و هەواکە جۆری خۆراکەکە
هەموو شتەکان جیاوازیانە لەبەرەوە ڕیسرچی لۆکاڵی زیاتر زۆر گرنگترە تاڵان ڕێزاڵتەکەی دەقیقترە بەسین وانە بەدڵنیایەوە لە ڕێگەی بەرنمەی جەنابتەوە بایەمە لە ئێستا بە دوا بتوانین نظام و سیستمی وەزارەتی تەندروستی لە هەرێمی کوردستانە زیاتر ئەبدەیت بێ زیاتر احتیمان با بەوەی کە لە ڕێگای خوێندنی باڵا هەروەها لە ڕێگای وەزارەتی تەندروستیەوە باشە کاگڕنج بۆ ئێمە لەسەر پرۆتۆکۆل و گایلاینی وڵاتانی تر نەڕۆین بۆ نمونە لە وڵاتانی تر کاتێک دایکێک دووگیانە بێت باشە دایکەکە تەندروستی نیە نازانیان لێرەش خۆ هەموو لستافی دکتۆر و کارمەند نین هەموو خەڵک با ئێمە بین کاتێ ئەوان دایکێک دووگیان ئەبێت یەکسەر مێدوایفێکی خۆی هەیە مامانێکی خۆی هەیە یان دکتۆرێکی خۆی هەیە باشە لە سنتەر و نەخۆشخانەکان فامیلی دۆکتاڵەیە بەڵێ فامیلی پلانین پێویستەکە لە ڕێگای فامیلی پلانین لە ڕێگای بەڕێزیان کاکتۆر ڕزگار کە لێرە هەروها دکتۆرە ڕۆژگار بە خۆشحاڵیەوە کە زۆر دکتۆرێکی ئەکتیڤ بە حەزم کە لێرە و سپاسی بکەم لەگەڵمان ئیش ئەکات باشە بۆ ئێمە نین ئەم نیزامەوە لێ نەکەین کە وەکو وڵاتان کە دایکێک دووگیان ئەبێت بین فێریکەین لە فترەی دووگیانیەکەی کە 9 مانگە چۆن ئەم دایکە بتوانێت بیخینە مێشکەوە کە شیری خۆی با بە مناڵەکەی کە هیچ شیرێکی تر نییە هاوشەوی شیری دایک بێت باشە دەستە خۆش بێ ئەبێت تەدریبێکی باش بک بۆ ئەوەی کە نەخەڵەتێنرێ ڕاهێنانێکی دەست خۆش بە ئەو خوشکە کاتێکە گوێت لێیانە بوو بەردەوام لەبەر خۆتەوە شتەوت لەوا چێت تۆش داغدار بی نزیکی کەیتەوە من داغدارم من لەوە چەند لە خۆمەوە داغدار بم کاکرنج لە بەروێ من نەوەم هەیە خوانەی بڕێ من هەموو جارە پیان هەڵم بە دوو بووکەکانم ئەڵم دوو کوڕم گەورە کرد بە قەدەرە ئەم دوو مناڵە خستەخانەیان نەبینیوە بۆ لەبەرێ ئەوانە شیری قوتووە خۆن شیرەکەن بۆ لەوانەیە من لەوە لە کەرتی تەندروستیا بم خۆم لێ پچرای هۆبێ مامانی بم لەوانەیە ڕێنمایم دابێت پێم وتبوون و چۆنایی و ڕێنمایەکان مناڵەکانی پێشوت یەک لەسەر سەی ئەمانە نەخۆشخانەوە ئادیان نەدی بەڵێ نەدی چکێکە من هەل لە بەخۆشیان هەموو جارێڵم ئەوەی دەوروبەرەکە تەسیری تێکردن تەسیری منیان وەرنەگرت بۆ لەوانەیە من ئاگام لێنە ببێ لە داوام بۆ بم دەوروبەرەکە پێوت بێ شیری قوتیبەرێ دەتێر ناخوا دەدایکی گوناحە دایکی عملیاتە ئەمانە هۆکارێکن دزیویانەتەوە بۆی کە شیری قوتوەکەی بنێ خۆ هەموو دایکێک لێستایە بەڕاستی ئەوێ ئیسراحەت بەخۆی بە یەکەم دومینان لەوانەیە لە ڕووی جسمەوە لە ڕووی جوانیەوە لەوانە بیە بە شیری نەداتێ دەوەی لەوانەیە بڵێت تێک بچم لەوانەیە دەوامی هەبێت لەوانەیە بە مێردەکە و ژنەکە ئیشەکەن بەشی کرێخانە و بەشی کارەبا لە ڕووی مادیەکەیەوە چەند زەرمەندە تۆ هەموو قوتویەکی بە 5 ڕۆژارێکە گەدایک مناڵێکی تەندروست بێ بەلانێک وە کاکدوتەر باشتر دەزانێ لە 3 ڕۆژ 4 ڕۆژ قوتێکی ئەوێ هەموو قوتوێکی 16,000 و 12,000 من قوتو بۆ مناڵەکە مەکرم بە 16,000 بۆم کڕیوە بۆ لەوانی هەستیاری بە شیرەکە بێ شیرەکەی بۆ گۆڕابێ ئەمە یەکێکن لە ڕووی زەرمەندی دایکەکەەوە کە محبەت و سۆزەکە بۆ دایکەکە ئەوە زەرمەندی ئەوە ئەگەر ئێستا لە ماڵەوە سەیری بەرنامەکەی منە بکردا قەت سەیرەکەی سەیرەکەم مەسەلەن ئەم قسانی ئێرە چ شتێکە زۆر بەدڵ بوو چیت بەدڵ نەبوو کە باسمان هەموو قسەکانیان جوان بوون هەموو قسەکانیان عنی بەرەو پێشوون هەموو قسەکان سازگارخان ئەی چی زەرور بوو بووترێ و پێشکەشکارەکە نەیوت من یەک شتەیە ڕێکلامی شیر چەند ئەبینم ڕێکلامی دایک شیری سروشتی نبینم هەموو دنیا هەموو شیری معمەلی دنیا بێنی قومێ شیری دایک دروست ناکە ئەگەر ڕێکلامەکان بێن ئەگەر بۆن منە بگرە دانیشە بەدیا شاشەی تەلەڤیزیۆن ڕێکلامی شیرە ڕێکلامێکی شیری دایک نبینم ئەمە بۆ لەبەر ئەوەی شیری دایکەکە لەوانەیە ئیسفادی بۆ کۆمپانیەکان بازرگانیتیانە خۆی ئەوە ئەبێ ئەوە زۆر مهمە بۆ هەر لە بنکەکانەوە هەر لە ڕاگانەکانەوە هەر لە تەنانەت لە خۆمانەوە کە ستافی سەحین ئەمە یەکێکە لەوانە کە ئێمە هاندەر بین وەکو کاک دکتۆر وتی یەک کەس ئێمە بگەڕێنینەوە زۆرە لە کۆمەڵ دەست خۆش باشە دایگە گەر شیری خۆی بات لەشی ڕێک و پێکترە بە یا لەشی تێکە لەشی بالعکس ڕێک پێکتر بێ لە زۆر نەخۆشییان ێسەکە ئەویش هەرتوان بڵم ڕێژەکەی زۆر بووە بەداخەوە شێرپەنجەی مەم هەندێک وازانە شلوشاوە بنە و تەپۆ بن و ناشرینە بن بالعکس ژنی کۆنەگەر بێن سێرەکەی هەمووی بەهینەبێ هەمووی لەوانێ 6 مناڵ 4 مناڵ 7 مناڵی بەخێو کردو و سێرەکەی زۆر تەندروستتر و ئەوەترە لە تەمەنێکی کەواتە وەکو دکتۆرێک دڵنیایان نیتێکە شیری خۆ و لەش تێک نایە جوانێکە و لەش تێک نایە و لە زۆر وەکوتم شێرپەنجەی مەم شێرپەنجەی هەرکەدانەکان لەمانەت پارێزە ینی بالعکس بۆی تەندروست بێ دایکێک کە مەسەلەن
مناڵەکەی لە شیر بگرێتەوە کاریگەری هەیە بۆ شێرپەنجەی مەمک ڕسێرچ هەیە گرێکان زیاب بکەوە دڵنیاییەوە هەزاران ڕسێرچیشەیە کاکڕنج کە مناڵ بینەرانی بەڕێزەوە زۆر گرنگە شێرپەنجەی مەمک زۆر زۆر زیایی کردووە دکتۆرە فەرمێ ڕاستەوخۆ یەکێک لە هۆکارەکان سەدان ڕیسێرچێ ئەوەیە کە شیری خۆی نایە بە مناڵەکەی نوعی لە تەجەمود دروستە بێ لە دەمارەکانی سنگە بەڵە بەڵە کاکڕنج یەکشە بە پێ بڵم بۆی کە دایکان لایەن ڕوون بێ کە دایک شیری خۆی ئەیە بە مناڵ یەکەم شت بەبینینی بە بۆنکردنی بەردەوام کاریگەری زۆر لە سەر ئاسوودەی ئەو دایکە هەیە ئەوە یەک دوو لەگەڵ کە شیری پێدا هۆرمۆنێک دەرێترێ پێوتری ئۆکسیتۆسین ئەم ئۆکسیتۆسینە یەکسەر ڕەحمی ئەچێتەوە جێگەی خۆی جستەی ئەچێتەوە جێگەی خۆی ینی کاریگەری زۆر هەیە لەسەر مەترسی خوێنبەر بوون لەسەر شێرپەنجە لەسەر ینی هەموو ئەم شتانە تەسیری هەیە لەسەر ڕیلاکسشنی دەمارەکانی لەشی دایک بۆ ئەوەی کە تووشی گرژی و وردە گەشە نەکردنی کێشی بچێتەوە کێشی پێڕابوونەکەشی خۆی زۆر یعنی کێشی چێتە بەڵێ زۆر بە ئاسانی ئەوەی کە پێوترێ بەیبیویت ئەو وەزنەی کە لە کاتی حمل و ئەوانەیە بەدەستیەنەوە گەشی خۆی باتە زۆر باسانی لە دەستیاوچێتەوە کێشی ئەچێتەوە جێگەی خۆی باشە لەو مەترسیانە بە دووری ئەکا ئاسوودەتری ئەکا سایکۆلۆجی و دایکەکە زۆر ئاسوودەتری جاتەبان بالمناسبە کام ئاسوودەتر بوو بەرهێمەرانیشی زیاترە بێ کە سنگی ئەمژێت دوو هۆرمۆن دەرەدرێکیان پرۆلاکتین و ئۆکسیتۆسین پرۆلاکتین بەرپرسە لە بەرهێمەرانی شیرەکەی خۆی دووەم ئۆکسیتۆسین بەرپرسە لە دەردانەکەی هەندێک دایک لە ڕۆژ یەکەم و دووەم ئەلەکسەر شیرم نییە و ئەم شێدا بە ڕوون بێ کاگڕنج شیری دایک لەبەری ئاسان هەرسە بێ مائیدەی یاخود سیستەمی هەرسی مناڵەکە ئەزیێر نادا مناڵەکە زوو داوایەکە دووەمیان پیسایش زووزووەکە بۆیە زۆر جار بەداخەوە ئەمە لە بەرچاوی وا لە خەڵکی ئەگەێنن وڵا ئەمە بۆیە زوو داوایەکە لە بەرەوەی بەشی ناکە وڵا ئەمە سکشونی پێگرتووە بۆیە دڵنیایی خەڵک نەخێر ئەندامەکانی لەشێتی ئاکتیفترە بێ بێزەبت چالاکترە بێ ئاسانتر هەرسە بێ و زوو پیساییەکە زوو داوایەکە لە ڕووی دەرونیشەوە ئەگەر دایکیش و مناڵی سترسیان نابێت بیزەبت پەیوەندیەکی پتەوی جا ئەوەی کە نازم سۆزداری پێڵەنچی پێڵەن ئەمریکا لە نێوان دایک و مناڵەکە دروستە بێ کاریگەری هەیە لەوەی کە مناڵێکە شیری دایکی خواردووە کارکتەر و شخصیەتی بەهێزتر بە دڵنیاییەوە کەسایەتێکی زۆر بەهێز و پتەوتر و زیرەکتر دروستەکە لەداتەوە سەرنجدانیشی باشترە بێ دڵنیاییەوە کە ئاستی زیرەکی بەرزتر بوو سەرنجدانی زیرەکترە بێت یەکێ لە شتەکانی تر کەمتر تووشی ئەوکردنە بێ یەکە تۆ منداڵ کەمتر تووشی ئەوکردن بوو ینی چی یعنی هەم سیستەمی بەرگریکی باشێ بێ و هەم گەشەیەکی تەندروستێ بێ گەشتێکی باشێ بێ بەڵام بەداخەوە دایکان بەداخەوە من دای ماماڵم ئەزانم زۆرێک لە دایکان حەزیان بە قسەکانی باشە پرسیارێ لە ڕووی تەبا نەزانم لە ڕووی قانونیەوە نا بەڵام لە ڕووی ویژدانیەوە پێ دوایە دایکێ بتوانێت شیربا بە مناڵەکەی و نەیاتێ ئەچێتە خانەی تاوانەوە بیزەبەت ئەوەی کەوتی یاسا ئەزانی کاگڕەنجەمە دووشتا یەکەم بۆیە ناڵم یاسا بەپێی یاسا لە لاجەریمەوە لە بەرپرسیارەتی ئێمە یەکەم شت ئەبێ بۆ دایکی ڕوونکەینەوە ینی ئێمە بەرپرسین حکوومەت بەرپرسە کارمەندانی تەندروستی پزیشکان بەرپرسن کە ئێمە نەمانتوانی قەنعات بە دایکێ بکەین با ئێمە تەنها دایکەکە تاوەبار نەکەین ئێمە بەرپرسین کە نەمانتوانیوە ئەم کۆمەڵگایە ئەم دایکانە بیهێنینە قەنەعات کەوایان لێ بکەین کە شیری دایکیان بن شیری خۆیان بن بە مناڵەکە ئەزانی یەکشت زۆر گرنگە تۆ دکتۆر نیگا باستان کرد ئەویش ئەوەیە ئێستا ئەوە کۆمەڵە کچی گەنج لێرن کۆمەڵە کوڕی گەنج لێرن هەزاران کەسی ترگوێی لێبێ دوو دکتۆر ئەوە پشڕاستەکەنەوە کە ئەگەر بەهانە ئەوەیە لە شولار تێکەچێ چونکە هەموو کەسێک حەقێتی لە شولارێکی ڕێکوپێکی هەبێ خەمی لە شولاری خۆی بێت تەنانەت مناڵەکەت حەزەکە دایک و باوکی بەردەوام بە گەنجی و پتەوی بمێننەوە بەڵام هەردووکیان دڵنیایی ئەدەن دایکان لەشتان جوانترە بێت و ئەو وەزنەی بەهۆی مناڵبوونەوە دروستە بێ زووتر لە دەستی ئەدەی ئەگەر شیری خۆت بی بە مناڵەکەت باشموت بزانین ئەو گەنجانەی تر کێ قسەی هەیە کاگراوند پێشێک سپاس بۆ بەرنامەکەت بۆ کەناڵ ڕوودا زۆر سپاسان دەکەم من یەک خاڵم دەوێت باسکەم لێرە ئەژەوەیە ئەگەر دکتۆر بۆ ڕێزەکان هەمویان دەزانن ئەو لێ بڵانە هەمووی فێکنەوە دەگۆڕدرێن ئەی باشە بۆچی ڕێگەدەم بێتە وڵاتەکەمان دەستخۆش مایکەکە لەم بربەکێیە بە جەنابتە فەرمووی ئەتوانی هەستی لەبەرەوەی
دکتۆر ڕزگارە و پرسیارە بۆ جەنابتە فەرموو سەرتا سڵاو یاخوا بەخێر خۆشی بی بەرنامەکەتان قوربانە لێکان بم، بەخێر بی. میوانەکان بەتایبەتی دکتۆرە بەڕێزەکان من محەممەد خوێنکاری زانکۆی قەیوانی نێودەوڵەتی بەشی ئینتەرناشنال بزنس جا من بیرم چوو ئەم گەنجە خۆشەویستانە لە زانکۆی قەیوانەوە هاتوون سپاس بۆ زانکۆی قەیوان و بۆ ئێوەش بەڕێکیشە ئێمە وەکو هەروەها کارمەندانی تەندروستیش هەر هەمووی خوێنکار نین وەکو خاوە مارکێتێکیش خۆمان یعنی لە ئێستا بەداخەوە بە هەر باسمان لەسەر شیر نەبێت بابەتی فرێش بەگشتی خواستی زۆر لە سەرکەمە زیاتر بابەتەکانی باڵێن لە قوتونە و شوشەکان زیاتر تۆ مارکێتت بەڵێ ئێستا شتە فرێشە کوردیەکان کەمترین مشتریە زۆر ینی ڕێژەکەی کەم بۆتەوانێ ئەوانەی کە شتی فرێش بەکارەهێنن و لەگەڵ ئەوەشە ئێستا بۆ نمونە کە من دوو بێگێ بۆ لای من کەم لەوێ ئیشم بۆ نمونە حسابات و تەڵەبیاتە بە من ئەڵێ بۆ نمونە ئەم ئیشە ئیشمان بۆی لەسەر بکە هی شیر بەڵێ ئیشیر چیت پێوتراوە بۆ نمونە یەد ئەڵێ ئەم شیرە تازاتۆتە بازاڕەوانێ ئیشی لەسەر بکە ئەڵێ نسبەت ئێمە طبعاً داشکانێکی تایبەت بۆ نمونە چاومان لێت ئەبێ کۆمەڵ لەم بابەتانە نەک هەر شیر هەموو شتێک ینی ئەسا بۆ شیر چیان پێوتوی من باسی شیرەکەم بۆ نمونە شیرێکی تازە با بڵێن ساڵێکە بێ هات بۆ بازاڕەوانێ کۆمپانیای وتی ئەمە کوالەتی زۆر باشە و تۆ ئیشی لەسەر بکە ئەو کاتە خۆی جوملەکانی بۆ دانای چی بڵێ بە دایک و باوکان نەک ئەوە بەڵام ئەیوت ئیشی لەسەر بکە ینی بۆ نمونە ڕکلامی بۆ لای من بۆ مارکێتەکە باشە یە شیرێکم لێ ئەکڕیت ئەڵی کوام شیرە باشە بۆ نمونە بڵم ئەم شیرە باشە لە منی بکڕە و لە ڕووی کوالێتیەوە لە ڕووی جۆرەوە زۆر باشە بەم شێوازە ینی من چ وعدەکە پێیە نەگەرەمە بکەیت بۆ نمونە وعدیەوەت پێیان داشکانی باشە بۆ بکەن باشە چاویان لە تۆ ئەبێ کۆمەڵە شتیان هەندێ بۆ ناو مارکێتەکە و بۆ نمونە وەکو تەلەڤیزۆنە هەندێک کات وەکو مێزە ڕەفەیە بزەبل لەو بابەتان ڕکلامی خۆشیانێ خەنە سەر طبعاً ئێستا بۆ نمونە ڕکلامی شیر هەیە لە مارکێتەکانەوەنا بەڵە هیچ چۆن نییە هەموو شتێکەیە بۆ نمونە ئێستا بەس وابزان دکتۆر ڕزگار بەپێی پێوانەکانی WHO نابێ دەرمان و شیر و هەروە بەپێی ڕێنمایەکانی وەزارەتیش نابێ ڕکلام بکرێوەنا بەڵێ نووسراوێکی وەزارەتی تەندروستی کە نابێت نەک تەنها لە دەرەوە لە ناو هیچ مەڵبەند و نەخۆشخانە و شوێنی گشتی ڕێکلام بۆ شیری دایی بکرێ مندوو بچێتە ژوورەوە یان پۆستەر هەڵواسرێت بەڵێ نەک شیری دایک شیری قوتو عەفو ئەمە بەشی مارکتینی تەلەڤیزۆنەکان بە تەلەڤیزۆنی ڕووداویشەوە هیچ نەبێ ڕوودا و ئەوێرم ناوی بێن و ڕەخنەی لێ بگرم لەبەری خۆم لە ئیشەکەم کەواتە ئەو کۆمپانیایی کە مارکتین بۆ ڕووداوەکە ئەبێ ئاگای لەوە بێ کە بەپێی ڕێنمایەکانی وەزارەت هەڵبەتە وەزارەت خۆی دیارە بە دوای ڕێنمایەکانی خۆی ناکەوێت لە هەموو تەلەڤیزۆنەکانەی بینم لەوانەیە لە ڕوودا و کەمتریش بەڵام کەواتە بۆ ئەو هونەرمەندانش کە ڕکلام بۆ شیرەکەن تا لەسەر بەپێی WHO فاوت ئەگەر سەیری قوتوەکانی شیرەکانمان کردێ بە تایبەتی براندەکان بۆی نییە ڕسمی مناڵی دانێک کە شیری قوتوەخوا ینی بۆ ئەوەی ئەمە جۆرەهاندانێ نەبێ بۆ دایکان وایە لێ بکە کە شیری قوتو با بە مناڵەکە بەس لە وڵاتی خۆمان هەموو کەناڵەکان بینیومانەوە نابێت تەنانەت نابێت ڕسمی ئەوە کە تۆ خۆی شیری قوتووە بەڵام چۆن جگەراڵە لەسەری نووسراوە تووشی سەرەتای ئەمیژەڵێ نابێت لەسەر شیرەکە بنووسرێکە شیری ئەمەی بەرێ ئەمە باشە بێت لەسەر قوتوی شیرەکان بنووسرێکە شیری دایک باشترین شیرە ئەنج ئەم شیرە و نابێت هیچ ئەلانێکی پێوە بێت کاکڕنج یەک دەقم بەیتێ 30 ثانیە ڕۆژە مەدووبێکە و تاوە مەدووبێکی شیر تاوان باسی ئەمەکرێکەوتم بەڕاستی زۆر دیالێکی ناشینە کۆمەڵک ڕێکلامی زۆر سەرنجڕاکێژەکرێ وتی دکتۆر باوەڕکە مناڵەکەی خۆم داوای فلان جۆر شیرەکە لە کاتێکە کە من مەدووبی ئەم جۆرەیانم چۆن وایە وتی ڕێکلامەکەیان بە جۆرە سەرنجڕاکێشە تی مناڵەکەی خۆم داوای فلان جۆر شیرەکە ینی کارەسات هەمە بڕاستی یعنی تۆ بە جۆرە سەرنجڕاکێش بێ ڕێکلام لە ڕاگەاندنا بڵاو بکرێتەوە کە مناڵ بە تایبەت داوای بکە مناڵێکی بچووک یعنی تۆ ساڵونی 2 ساڵ بێ داوای ئەمە بێ وڵا بێ بە یاسا ڕێک بخرێەوە ڕێنمایەکان بە دوواداچوونی بۆ بکرێ چ شتێ زۆر عەزێتیاوی لە بواری شیرەکە یا چیت بیرەکە ئەوەی بیرم بێ بۆ نمونە لە کۆمەلگای ئەمە ڕۆشنبیریش تۆزێک کەمە دایک و باوک هێشتا مناڵەکان لە دایک نەبووە مانگێ پێش ئەوە بۆ نمونە ئەچێ بۆ مارکێت شیری قوتو ئەکرێت یعنی بۆچی دەست باشە دەست خۆش ئەم بەرنامەیە
ئەم بەرنمەیە چی لێ فێربووی بۆ مستەقبەلی ژیانت کە گوێت لەم قسانە بوو خۆم ڕایەگرم. ئۆکێ باش ئەوە فێربووم کە لە داهاتوو هەچ کەسێک ویستی شیری قوتوبە بە مناڵەکەی پێی بڵم کە چەند خراپە کە ئیسفادی لە ناکات شیری دایک باشترێکە. دەستخۆش بۆ ئایندەی ژیانی خۆت چی فێربووی لەمە وەکو کچێکی کورد؟ طبعا بە هەمان شێوە فێر بووم کە بە هیچ شێوەیەک بیر لە شیری قوتو نەکەمەوە. ڕۆژە لە ڕۆژان بچیتە ماڵی خۆت هاوسەرگیری بکەی قەت ئامادەی شیری قوتوبەی بە مناڵەکەت؟ نەخێر ها بێگومان نەخێر. ئەی جەنابەت منیش نەخێر بە هەمان شێوە. چ شتێک زۆر مایکەکە ڕاگرە سپاس دەکەم بەس ئاوا چ شتێک زۆر سەرنجی ڕاکێشایی لەم گفتوگۆیی ئەم شەوی ڕووداو؟ بەڕاستی زۆر شت فێر بووم لەمە دووە هەچ کەس ببینم ئەوە شیری قوتوب بخوات یا بیەوێت یا شتێکی وا ببینم بێگومان پێیانەڵم کە شتێکی خراپە و شیری دایک زۆر لەوە باشترە. کێ ئێوە قسە بکات فەرموو برای من دەست خۆشدادە فەرموو بە خێراتی سەر چاوەکانە دەست خۆش بێستون کارمەندی تەندروستیم بەخێر بێ کارگەڕی سندیکاژم و ئەندامی لیژنەکانی قایمقامەتی سلێمانیش زۆر باش ئێمە چیت بینی خاڵە بەستون لەو چالاکیانی کەیکەن چونکە شایانی تەقدیرە و ئیشەیەوە بەڕاستی من بەرنامەی تایبەتشم لەگەڵتان کردووە. ویستم یەکشی زۆر گرنگی بۆ باسکەم کاگرنج ئێمە لەم فترەیە کە لە 6 مانگی ساڵی 2023 لیژ نەبووین گەڕانێکمان کرد بەسەر پێشانگای فرۆشتنی بابەتەکانی پێداویستی پزیشکی لەوانش لەنە ئەوانش مەمەی شیری تیا بوو یەکێ لە مەمە شیرەکان لێ نووسراوە 6 میل ڕسمەکانیشم پێ خۆی کە بڵێن ئەبێ 6 مڵ بێ ئاویتیەکەی اینجا سێ کەوچکی شیرەکەشی تێکەی سێ عیارە شیریشی تێکەی بەڵام ئەو 40 مل بوو لێ نووسراوە 6 میلیگرام و 40 میلیگرامە بەڵێ ڕسمان لایەوە هەموو مەوجودە و میلیلیتر ینی لە جاتی ئەوەی ئەو ئاوە کە تێ ئەکرێ سێ عیارێتەکەی یعنی 20 مل فێڵیان لە خەڵک کردبوو لە یەک مەمەشیر شار لە شتە شێوەی براندێکیش دروست کرا بوو حەز ناکەم ناوی براندەکە بڵێم ئێستا ڕستمەکانی کاک بەستون ئەوە تاوان ئێوە کارێکی زۆر باشتان کردووە بەڵام بنەرانی بەڕێز دکتۆر ڕزگار باسی تاقیگەی کرد ئەوە بەس لەسەر قەبارەکەی دەنا ئەگەر ڕاستت دەوێ ئەبێ ئەو پلاستیکە هەستیارترا کە مەمەی مناڵی لێ دروستەکرێ ئەبێ پێشوت یەکەم جاری بێ ڕیسایکلین نەکرابێ لەبەرەوەی کە شیری گەرمیتەیەکەی ڕاستەوخۆ ئەو پێکاتەی ناوی شیر و ئاوەکە مسەرتەنەکە ئەگەر جۆری پلاستیکەکەی لە جۆری ئەو جۆرە نەبێت کە بۆ خواردن بەکاری ئەوە زۆر هەستیارە جگە لە براندە جیانیەکان هەتا بکرێ بەڕاستی هەوڵبەی مەمەمژەی عادی نەکڕیت وایە فەرموو کاک بەستون چیتر بینی زۆر سەرنجی ڕاکێشای ئەی ئەو شیر و شتان دەکجارە بینین هەتاو لێات لە شوێنی هەندێکی مێژووی بەرواری بەسەرچوونەکەی نزیک بۆتەوە لەسەر جادە ئەمانە تا چەند بۆتان گرنگ بووە کاکرنج ئەوە کێشەیەکی تر هەیە لە فرۆشتنی شیرە ئەوانەی کە وەکو جەنابە باسی کرد بەروارەکەی نزیکە ئێماڵین ئەمە بۆ نمونە ئێستا قەرارێکە دکتۆروان لەوەیە باشتر بزانن هەر دەرمانیش بۆ نمونە نووسراوە مانگی یەکی ساڵی 2024 ئەڵەن تا کۆتایی 2000 تا کۆتایی مانگیەکی 2024 ئاساییە بەکاری بێنی لە مانگی 12 دەسەکرێ بە هەڕاجی ئیتر بە شەریکات بۆیان نەگۆڕێ بۆ نەشیرەکەش تاریخەکە یەک مانگی ماوە ئەڵێن بۆ لای نابێ یانی مەخسە بۆ منە ئێمە با بڵێن دەی مانگی یەک چوینە بۆ سەیدەلەیەک بۆ منە نۆرینگەیەک بۆ هەر شوێنێک کە سیرەکەی لەوێ شیری لایە نووسراوە مانگیەکی 2024 ئەڵێن بۆ لای نابێڵە شەریکە بۆ مەگۆڕێ هەر هەمان شیر ئەباتەوە شیرەکەیاتێ لە جاتیەوەی کە تاریخەکەی نزیک دەستخۆش کێ شتێکی گرنگی هەیە کە کەسمان باسمان نەکرد بێ فەرموو بیەک بەس بە ئەوانەی تر ئەگەر دەرفەت گونجایەمەوە خزمەتت فەرموو کاگران سەرەتا سپاس بۆ بەرنامەکەت دەمەوێت سەراحەتەن قسە بکەم ڕاستی کێشە گەورەکە لە حکومەتدایە بۆچی چونکە ڕازیکردنی یان گۆڕینی بیرڕای 2 ملیۆن کەس یا 1.5 ملیۆن کەس
قورستر نییە لە داخستنی سین کۆمپانیا بەڕای تۆش چۆن گۆڕینی بیرڕای ملیۆن نیوە کەس یا ملیۆنە کەس قورستری نییە لە داخستنی سی کۆمپانیا یا ڕێگریکردن لە هەناردەی ئەو شیرە خراپانێک کە باسی دەکەن کێشە گەورەکە لە حکوومەتدایە چونکە کە مەسەڵەن بڵێ مەبەستە ئەوەیە ئەگەر میلەتێک بۆ نمونە ئەگەر تۆ تەنزیمی بکە کوور دەڵێ ماڵی خۆت قایم بگرە و کەس بە دزمەزانە وەنیە قسەکەت زۆر بەجێ و زۆر سپاس اینجا ئەمێ پێشت بڵێم دەنگە بۆ ئیشکردن لە تەلەڤیزیۆن و رادیۆ زۆر خۆشە ئادەی بۆ تۆنە پێم بڵێ زۆر سپاس زۆر سپاس دەکەم سپاس کەس قسەی ماوە ئەو برا خۆشەویستم چونکە دوا پرسیارە باشە فەرموو دەستخۆشی بۆ خۆت و بۆ بەرنامەکەت زۆر قسە باسکرا زۆر شدوترا بەڵام ئەوەی کە نەوترا لێرە بەڕاستی هەموو کۆی ئەم قسانەی ئێمە باسمان کرد پێویستە بە دەسەڵاتی سیاسیەوە دەسەڵاتی سیاسی ئەم ڕۆڵێ دەنانەکەین بە هەزار بۆ بەیانە بێ جێبەجێ بکرێ و کاراسانی تیاکرێ ئەی باشە بۆ نای مەسەلەن لە شیری شتێکیوە کە قەزێکی یاسایشی نیشتیمانیە پەیوەندی باسی شیریش بکرێت با باسی بە هەماشی شیر بکە بە قەدەغی بکە یان ئەو شتانەی کە زۆر مەسەلەن کەمی کاتەوە بۆ چەند شیرێک بۆ نمونە لە وەزارەتی تەندروستی ئەمە لە هەموو وەزارەتەکانە بۆ نمونە ئەمە لە داریم و ڕێنمایی جوانمانیە یاسای جوانمانیە گرنگ لە جێبەجێکردنایە من یاسا و ڕێنمایی چی لێ بکەم ئەگەر دەسەڵاتێ بەتوانێ جێبەجێکە خۆلۆ چێسە لە وەزارەتی تەندروستی ئێمە کارمەندی تەندروستین لەوتە دایان ڕێنماییمان هەبێ یاسامان هەبێ بۆ شیر و چی بکەین و چی نەکەین بەسکووا جێبەجێ وەکو کارمەندێک چیت بینیوە وەکو مرۆڤێکی کورد وەکو ئینسانێکی بەویژدان عەزێتی یاویەوەی بە چاوی خۆت بینی و تا تەمەنات کردووە وانە بواە کە مناڵی کورد زەرری تیاکە ئەوەی کە بینراوە لێرە ئێستا بەڕاستی ینی خەریکە وای لێ هاتووە ئەبێت تۆ بە تایبەتی مەسم باسی کەرتی تەندروستیەکەم لەو چێ بۆ کردەکانی تریش زۆر شتە بێ ئەگەر لەگەڵ کەسێکا شەریک نەبی ئەگەر لەگەڵ بزنسێکا لەگەڵ کەسێکا نەبی ئەوە ئازارتەیە کە کابرایەتە ژوورەکە دانیشاڵێت تۆ لەگەڵ ڕێزمە ئاڵێ لەبەرەوەی دزی ناکەی پێ ئەڵێ بێعەقڵە نازانێ بیخوا ئەمە سەوای لاتۆ خەڵک هەیە مەسەلەن شتی خراپی قوبول کردو ئێستا وەزعی مادی زۆر باشە بەڵێ هەر لە بەجارلی شیر و میرا لەم برادرانە زانین و دەیان خەڵگێ و هەموو شتێکی هەیە و دەوڵەمەنیش بۆ چووکە هەر بە شیر شەرنی هەر بە شیر بێ بەشتی تریشە یعنی بە دەرمان تۆ باسی شیرەکەین خۆ دەرمان لەوچە خۆشە چەناها بەرنامە لەسەر کراوە دەرمان دا ئەوەنەی شیر مۆزیرترە و خراپتری شەوە کۆمپانیاشە زۆر جاگە زۆر قسەشی لەسەر من وامزانی هەر بە شیر نانە بە شیر بەشتی تریش دەستخۆش قوربانە بەم دوا قسەیە ڕەنجیان زۆر سپاس دەکەم بۆ بەرنامەیە سەرکەوتوبی ئەم بەرنامەی پێم وایە بە بەرنامە و دوانووسیان کۆتایی بەم کارەساتە نایەنین ئەم کارەساتەی کە ئێستا ڕوەدات بۆ پێڵی کارەسات چی و بە چاوی خۆ لەبەر ئەوەی خۆم بۆ 20 ساڵە لە ناوەندی تەندروستیم خاوەن نۆرینگەیەکم لە ڕژێر چاودێری وەزاری تەندروستی و نۆرینگە کارمەندان سندیکای کارمەندان خۆم تەعامل لەگەڵ شیران ناکەم چونکە زانم کارەساتە ئەی چیت بیستووە لە خەڵکی باوەڕپێکراوە لە خەڵکی عەزێتی یاوی بچووکترین شت سەردانی دایانگەم کردووە بەڕاستی دایانگە تەماشاکەی 20 مناڵی شیرەخۆری تایە ئەو دایانگە ئامادە نییە بیسقوت و شیردانەت کە دایکی ئەچێ بۆ داوام تا چواری ئێوارە نایەتەوە ئەو مناڵە پێویستی بە شیرە بۆ هەر کەسە و شیری خۆی نابە بۆ دایانگە نای بە ئامادە نییە بیسقوت و ئەو دادێژ لەوێ ئامادە نییە بیسقوت و کۆکات و بزانمی چێکێ ئەین تەماشاکەی لە ماڵەوە شیرێکە لەوێ شیرێکە ئەمە کارەساتە ڕووەدا بە حەقەت زۆر سپاس کارمەندی تەندروستی بەڵێ زۆر سپاس تۆ بووی 10 ساڵ بڕی قوربانت ئەتوانم یەکی یەک ڕستەتان لێوە بگرم ئەرێتۆ نەشاتمە وڵات شتێک زۆر سەرنجی ڕاکێشام ئەو ژۆ کە لە شارەکەی مندا مامۆستا هەیە مامۆستای لوغەی عەرەبیە باشە لە مارکێتێک بۆتە مەندووبی شیر باشە چی ئەو مەندووبانە دادنێ یعنی چۆن دەبێت کارەساتە لە وڵاتێکدا مامۆستا بیت و مەندووبیش بکەی مەندووبی شیر ئەخەر دەبێت چ زانیەرێکی هەبێ هیچ پەیوەندیان بێکۆ هەیە مامۆستایەتی وەکو هین مەسەڵەن وەکو ئیش بۆ وەزارەتی هەندێک لەو مندوبانە بەڕاستی لە بواری خۆیانە خەڵکی زیرەکەن هەریەکە و پسپۆڕی بوارێکی ترن مەرج نییە هەمویان پسپۆڕی خۆراک بن بەشی خۆراکیان خوێن بێ یا بزنسیان خوێن دەبێ بەڵام بێنەرە بەر چاو مەسەڵەن ئینسان لە بێ ئیشیا بەڕاستی هەندێک جار ناچارە بێ کە ئیشێک کاکە ڕەنگە خۆشی بەدڵی نەبێ یا بواری پسپۆڕەکەی ئەویش نەبێ من ئەو گەنجانی کە مندوو بن دڵیان لێم نێشە چونکە چەندین بەرنامەی ترم کردووە لەسەر بێکاری ئێوە
حەزەکەم هەمووتان لە بواری پسپۆڕی خۆتان ئیش بکەن و تەقدیری ئەوە شەکەم کاتانەوە مستەقبل بۆ ژیانتان دروستکەن ڕەنگە هەندێکیشتان نەشزانن ئەوانشتان کە ئەیزانن و شتی خراپەکەن خوا هیدایەتتان باو نەیکەن. یەک ڕستە بفەرمووی چێڵێ داوا لە خەڵک کەم تکایە ئەوەنە چاوەڕێی حکوومەت مەشتە بۆ بکەیانە چونکە زۆر جاریمە بەڕاستی دەستمان لێ شۆردووە یاخود لەوانەیە پلانەکە بەو شێوازانە بێ ئەگەر دەسەڵاتی حکوومەتیش نییە دەسەڵاتی خۆتەیە وشیاری تەواوە بێ زیانەکانی بزانی تکایە کەس دەستی لەگرتووی ڕێ لێ ناگرێ بەخسەی ئەو خەڵکانە مەکە کە هانەیە ئەدا شیری قوتوو بەکاربێنی بەس تۆش حکوومەتی و من دەستیشم لێ نەشتووی ئەزانی چێ من خۆم با پێ بڵم ڕاستە حکوومەتم بەڵام زۆر جا پێ مەڵەن ئۆپۆزیسیۆن بەڵام هەرەوەنە ئاڵێم تکایە چاوەڕێی من و حکوومەت مەبەخت چونکە کاری خۆت زۆر ئاسانترە شیری دایکی پێ بۆتەڵ وەڵا ئەگەر حکوومەت گوێ لە ئۆپۆزیسیۆنی وەکو تۆ بگرێ باوەڕم پێ بکە قەت ڕۆبەڕی ڕەخنە نابێتەوە. یەک ڕستە جەنابی دکتۆر ئەم باسە زۆر گرنگە لەبەر دوو خاڵ یەکەم شی تاکە خۆراکەکە مناڵی خواتە منی 4 بۆ 6 ساڵ چکە ڕاست ێستا من نەزانم ئەندۆمی خراپە فلانشت خراپە بەڵام لەوانەیە مجموعەیە شتی تری لەگەڵا خۆمیان کۆمەڵە شتی تر بکەم کەوا بکات تەئسیری ئەم کەم بێتەوە بەڵام شیر تاکە خۆراکە لەبەرەوە هەر زیانێکی بێ ڕاستەوە خۆ دەرەکەوێ زایدەن ئەو تەمەنە هەستیارە کە 4 بۆ 6 مان یەکەم ئێمە هەمومانەزانین ئەو بیدایەتی تەمەنە تەندروستی من و کارکتەری من و شخصێتی من شیری گەورەسی قەوپێت یاری نابێگومان ئەویش ئەگەر خراپتر نەبێ باشتر نیە دکتۆرگیان پێش جملەکەم وەڵام من حەزەکەم لەبەرەوەی حەزەکەم دو کەس قسەم بۆ بکەیت چونکە ئازانم شتی ترە لا کۆبەتەوە یەک ڕستە من سپاسانەکەم بۆ بەرنمەیە کە بە تایبەتی لەسەر خۆراکە و خەڵک ئاشنا بوو بەوەی کە ئەم بەڕێوەبەراتێ بێنازەی من کە ئەڵێم بێنازە لەبەرەوەی 14 ساڵە کاربەندی بۆ نەهاتووە و پزیشکی بۆ نەهاتووە بەداخەوەڵم کە ئێستا پزیشک مافی خۆیەتی بیر لە سۆنار و لەمە و لەمە و لەوە بکاتەوانێ کەسی بیری نەکردوتە لە بواری تەندروستی کۆمەڵ بەڕێوەبەراتێکی بێنازە دوا و شەشم وەڵامی ئەو کاکەیە بوو کەوتیە گەرەزانن لەیبڵی گۆڕاوە بۆ ڕێی پێێن نە ئێمە لە سنوورەکانە گرتومانە هاتووەتە بەردەممان ڕێمان پێنیاوە لەویا هەسمان پێکردووە بە زیرەکی ئەو کارمەند و پزیشکانەی من کە ئەمە لەیبڵەکەی گۆڕاوە دەستخۆش ویستم شتێک بە جەنابەت بڵێمیژەوەیە ئەوە بەڕاستی یەکێک لە وەزارەتی تەندروستی یەکێک کە ساحەبی خاوەنی بڕات بە لە وەزاری تەندروستی لێرە وایە بەخوا حرف بە حرف سەیرێکەن بەڵام کە وەزیرنەیە چی لێ بکەم یا کە وەزیر نایەت بەڵام ئەگەر لێرە بۆە تۆ چیتەوت وەڵاهی ئەگەر لێ بە پێم ئەوت کە بەڕاستی مەسەرەن وەزارەتی تەندروستی ساحبی سیستم نییە ساحبی بەڕێوەبردننی ئەقلانیەتی ئەو کەسەیە کە لەوایە ینی ئەقل بەڕێوە بە ئەقلی تاکە کەسی لەوێ نەک سیستمێکی سابت لە وەزارەتی تەندروستی بەست تۆ کارمەندی تەندروستیت ئەوت بەڵێ کارمەندی تەندروستی وڵاهی من ئیشەکەم ئەوەیە من لە سەنیکامی شەکەم دەست خەمە سەر ئەو برینەی کە هەیە لە ناو مشتەما بیزار لە ناو کارمەندی تەندروستی بۆ شیر یەک ڕستە بڵێ چیاڵێ بۆ شیر من پێش ئەو یەک ڕستەکە بڵێم با یەک شتی کرد پێ بڵێم لە هەموو دنیا شیر تهدید کراوە لە هەموو وڵاتی دنیا هیچی ناگاتە دەعادت لە هیچ وڵاتێکی دنیا لێرە بڵێ بۆ وەزارەتی تەندروستی یعنی چی تۆ 16 زیاتر شیرت هەیە لە بازارە و کۆمپانیاک بەس وان بیستووە وەزارەتی تەندروستی ئیجازەی نەیەوە بە هەموو وایە دکتۆر بەڵێ ئەبێ ئللا بۆ ڕێوکار و شوێنانە بێت کە یعنی ئێستا شیر زۆرە وەزارەت ئیجازەی نەیەوەتەوە هەشە بەڵێ لەکۆیە قسەکەت زۆر بەجێیە زۆر سپاس ئەم بەرنمەیە بای ئەوە زانیاری گرنگی تێدایە کە وەزارەت ئەم پرسە گرنگ و هەستیارە فەرامۆژ نەکە خواتان لەگەڵ و خوا مناڵەکانتان بپارێزێت بە خێراتن سەرچاو.